تەنها سڵای خواتان لەبێ خۆشەویستان ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵینم ڕۆژ لە خزمەتتانایم بۆ پێشکەشکردنی کۆمەڵە بڕگە بابەت لەگەڵ هاوکارانمان لە پایانی ڕۆژەوە هیوادارین بینەرمان بوو سەرجەم بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان ببینن. زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەرون مێ دەکەین لە دەروونێکی ئارام و کەشوهایەکی جوانی کوردستانە بەست بە بەختەوەری بکەن لەگەڵمان بەردەوام بن ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە دیار شاشەکانەوە بمێنەوە لە بەش یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ بابەتێکی تەندروستی کە گرنگە بۆ دایکان و باوکان و بەتایبەت بۆ ناو خێزانەکان وشیار بن وەروها کۆمەڵێک ڕێنمایی و ئاگاییان هەبێت ئەویش چۆنیەتی پارێزگاریکردنە لە تەندروستی ددانی مناڵ کە ڕەنگە ئەمە بابەتێک بێ مناڵ خۆی زۆر هەست بۆ بە پرسیارەتە نەکا گرنگە دایکان و باوکان لەو بارەیەوە زانیاری تەندروستیان هەبێت. تەوەری دۆمیشمان تەورێکی ترە وەک چۆن هەمیشە کە خەمی ئەومان هەیە کێشمان دابەزێنین بێگومان کەسانێکیش هەن کە دەیانەوێت کێشیان سەر بخەن بۆیە تەوەری دۆمان تایبەتە بۆەوەی کە چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست و دروست کە کێشمان زیاد بکەین بە جۆرێک کە زیانی نەبێت و یاخود پەنانە بینە سەر کۆمەڵە شتەی راپەسەند کە دوجار زیان بە تەندروستیمان بگەێنێ و چەندین پرسیار تاوتوێ دەکەین و کۆمەڵێک پرسیار دەکەین سەبارەت بۆ سیستەم و ڕێنماییانی کە پێویستە کەسێک جێبەجێ بکات گەربێوێ کێشی سەربخا بە شێوازێکی تەندروست لەگەڵیشا چەندین ڤیدیۆ و بابەت و تەوەری ترمان بۆ ئامادەکردون هیوادارین لەگەڵمانە بن و بینەری سەرجەم بڕگەکانی ئەمڕۆ بن. بەڵێزان ئاسمانی شارەکانی هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی هەوراویە و کەشێکی باراناوی زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گردوێتەوە بە مێدیەوەی ئەم جۆرە لە کەشوهایە بەردەوام بێت تاوەکو کانی و کارێز و ڕووبارەکانی هەرێمی کوردستان بژیانەوە و هەروەها مەترسی وشکە ساڵی هەر لێ ئێستاوە بڕەوێتەوە با بزانین پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەو 24 کاتژمێری داهاتوو چیمان پێ دەڵێت. عزیزان لە سلێمانی پێشنگایەکی بەرهەمە خۆماڵەکان ئەنجامدرا کە چەندین کەس بەشداریان تێدا کرد و یەکێکیش لەوانەی کە بەشداری تێدا کردووە بە بەرهەمی خۆماڵی باس لەو بەرهەمان دەکات کە بەشداری تێدا کردووە و بەتایبەتیش باس لە جۆرەکانی برنج و چەندین بابەتی تر کە لێ ئامادەی کرد و پێشکەشی بە کڕیاران کردووە بەکەوە بینەری ئەو بابەتەمان دەبین. من هێوی عەفان دەرچووی بەشی کیمیایی زانکۆی کۆیەم خاوەنی براندی لادێم براندەکەمان پێکاتووە لە بەرهەمی سروشتی دروستکردنی سابوون و کرێم و کۆمەڵە ماوەدی سروشتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی پێست و خۆش ئێمە سابوونی برنجمان هەیە کە بۆ ڕوونبوونەوەی پێست و بۆ هێشتنەوەی پێست بە گەنجی وەروە شێدارکردنەوەی پێست بەکارهێنرێ ئەمە توانرێ بۆ پێستی نۆرمال بەکار بهێنرێ هەروەها کۆمەڵێک کرێممان هەیە
هەیە لەوانە کرێمی پاژنەی بنپێ بۆ شەقی بنپێ بەکارێنرێ ئەمەیان یارمەتی ساڕێژبوونی پاژنی پێ یاوەڕوا بۆ ئەگزیما و بۆ وشکی پێستیش زۆر باشە. وەروە کرێمی بۆمبڕی ئارەخمان هەیە کە ئەمە بەرهەمێکە توانم بڵێم زۆرترین بەرهەمە لێمان فرۆشتووە لە بەرەوەی سوودێکی باشی هەبووە بە تایبەتی لە وەرزی هاوینە سوودێکی زۆر باشی هەبووە. لیستینەکە لەگەڵ ئەم دوو جۆرەیە بۆ پێستی وشک بەکاردێ خەڵک زۆرتان بڵێ دەستی بەسەر بازاڕ گرتووە. ئەزمموی من بۆ ئەم کارە لە مەرحەلە دوی جامیعەوە دەست پێکاکە لەوێ لە مختبەر ئیشمانە کرد کە سابوونمان دروست کرد لە گروپی من سابوونەکەمان بۆ دەرچوو ئەوش خۆم کارم تیا کرد یعنی ئەمە بۆ هاندەر بۆم ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە حەز بە دروستکردنی بەرهەمی سابوون بکەم. هەرکە گەڕامەوە بۆ ماڵەوە دەستم کرد بە سێرچکردن بە بەحثکردن و زۆر گەڕام لەسەری من ماوەی 2 ساڵ خەریکی گەڕان بووم لەسەری لە دوای ئەوە لە کۆڕۆناکە هەستان بە دروستکردنی سابوون لە دوایەوەی کە ماڵەوە ئەو کەسانی کە بەرهەمەکانم پێدان سوودێکی باشیان لێوەرگرت یعنی ئەمەش بۆ هاندەر بۆی کە بیکەمە بزنزێک بۆیە هەستان بە دروستکردنی ئەم بەرهەمانە و لە دوایەوە فرۆشتنەوەی سەرتا هەر لە ماڵەوە کارمە کرد و پێیجێکی ئۆنلاینم دانا بە ناوی سابوونی سروشتی لادێ پێم خۆش بوو کە ناوی لادەی بۆ هەڵبژێرم لە بەرەوەی لادێ کە بیرەکەیتەوە وباتەوە بۆ ناو سروشت منیش بەرهەمەکانم هەمووی سروشتی بوو لە بەرەوە حەزم کرد ناوی لادەی بۆ هەڵبژێرم. خێزانەکەم سەرەتا زۆر هاوکارم بوون ینی کە یەکەم سابوون دروستم کرد بەکاریان هێنا ئەوان لە ڕووی مادی و معنەویەوە زۆر هاوکارم بوون لە دوای ئەوەش کە زەواجم کرد بە هەمان شێوە هاوسەرەکەم زۆر یارمەتی دەرم بوو هاوکاریمیە کرد بە تایبەت ینی هەوڵی فێربوونیەدا زۆر خەریکە بوو لەگەڵم لە بەرەوەی خۆشی دەرچووی ئەندازیێری کیمیاوی بوو ینی بۆ من زۆر هاوکار بوو زۆر خۆش بوو بەیەکەوە کارەکانمانە کرد. ئێمە لە داهاتووە ئەمانەوێت شامپۆ بەردەستخین لە داهاتوویەکی نزیک وەروە سیڕام کۆمەڵێک بابەتی جوانکاری خانمانە ئەمانەوێت دروستیکەین. ئەگەر کەسێک بیاوێت بەرهەمەکانی ئێمەی دەستکەوێت ئەتوانێت لە ڕێی پیجەکەمانەوە سابوونی سروشتی لادێ هەم لە ئینستاگرام هەم فەیسبوک و سناپچات ئەتوانێت لێوە بەرهەمەکانمان دەستخات یاخود دەتوانێت بێتە کارگەکەمان و کە لە هەڵەبجەی شەهیدە گەڕەکی شافعی ئەتوانێت بێت لەوێ ڕاستەخۆ بەرهەمەکانمان دەستخات. لە ئێستا لە سلێمانی لە چەند شوێنێک بەرهەمەکانمان بەردەستە بۆ نمونە بازاڕی نەقیب و هەروەها لە هەڵەبجە لە چەند جا دەرمانیەک بەردەستە سیساق و چەمچەماڵ کۆیە هەڵمانیاوە بەرهەمەکانمان لە چەند شوێنێکی جیاواز بەردەستخین بۆی باسانی بگاتە دەست کڕیارەکانمان. خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت هەوەریەکەممان بابەتێکی تەندروستیە و باس لە ڕێگاکانی پاراستن نەکەین پاراستنی ددان ئەویش لە منداڵدا کە بێگومان منداڵ لە بەرەوەی کاتەمەێکی بچووکی هەیە و زۆر جار درک بۆ شتانە ناکە و بە گرنگی دانەکانی ناکە پێویستەکە کە پارێزگاری دانەکانی بکرێ بەڵام ئەمە بە چ ڕێگەیەک دەبێت وە شێوازی دانی منداڵ چۆنە کۆمەڵێک زانیاری وەردەکەین بە میوانداری دکتۆرێک لە چارەسەری دانەکانی منداڵە پزیشکی ددان ئەوش زۆر بەڕێز دکتۆرە ڕەنگین محەممەدە بەخێربێت سپاس بە ئامادەبوون لە دکتۆرە خامە خێر دکتۆرە دەستپێک بە لە بوونی شێوازی دانی منداڵ تێ بگەین کەی منداڵ ددانی منداڵیەت دانی مناڵ ئەتوانین پۆلێنی بکەین بۆ دانەشیرەکان لەگەڵ دانە هەمیشەیەکان دانەشیرەکان لە تەمەنی 6 مانگی دەست بە دەرکەوتنەکەن هەنێ مناڵ کەموزیە بۆ 5 مانگ بۆ 8 مانگ هەنێک مناڵیش دو ئەکەوێت تاوەکو ساڵ و نیو هیچ کێشەیەکی نییە لەو کاتەیە دەست بە دەرکەوتنەکات. دکتۆرە خان ینی بووی باش لە بابەتەکە تێگە مناڵێک بادابنێن ئێستا 8 مانگە و وەجبە یەکەمی دانەکانی دەراتوە ئەم دانانە تاکە ئەمێنەوە یاخود بە شێوازێکی گشتی چ گۆڕانکاریەکان بەسەردادێ دانی مناڵ لە سەرەتا کاتێ لە 8 مانگیە دانەکانی دەرێت
دانەکانی پێشەوەیەت سەر و خوارەوە ئەم دانەکانی پێشەوە تا تەمەنی 6 ساڵی 6 بە 6 ساڵی ئەمێننەوە لە دواییە وردە دەسەکەن بەکەوتن بەڵام دانی خرەی شیریشمان هەیە کە لە دوای دانە شیریەکانی پێشەوە وردەیان ئەمانە درەنگتر ئەکەون لەناو خەڵکاوە باوە کە ئەم دانە شیریانە هەمویان تەمەنی 6 ساڵی ئەکەون بەڵام وانە بە زۆری لە تەمەنی 11 ساڵ بۆ 12 ساڵ دانە خرێ شیریەکان دەست بەکەوتنەکەن لەبەر ئەوە پێویستە بپارێزرێن تا ئەو کاتی بە شێوەیەکی ئاسایی خۆیان ئەکەوت دووبارە لە 11 ساڵی وەجبەی دووهەمی ددانی مناڵ باڵێندانی عاقلی ئەگەر ئەو دەستەواژەیە بەکارێن دووبارە دەریانەوە نەکدانی عقلی سێ خرێمان هەیە سێ خرێ هەمیشەیی بەڵێ وردە دەسەکەنەوە بە دەکەوتن ئەمانە هەمیشەین و ناکەون ئەنی هەتاوەکو تەمەنی ئەو کەسە لەگەڵ یابێت زۆر باشە ئاماژت بۆ کرد کە دانی شیریمان هەیە لەگەڵ دانەکی ترە چۆن پارێزگاریان لێ ئەکرێن دوودانە و جیاوازیەکان چیە؟ ئەتوانین پۆلینیان کەین بۆ دوو باش ددانە شیرەکان لەگەڵ دانە هەمیشەیەکان بۆ ئەوی دانە شیرەکان بپارێزین لە پێش هاتنی دانەکانە و باشترە دایکان و باوکان هۆشیاریان هەبێ کە لە پێش هاتنی دانەکە پوکەکەی پاک بکرێتەوە بە لۆکەیەک لەگەڵ کەمێک ئاوی پاکە لەبەروی هەنێکات ددانە شیریەکە بۆ مناڵەکە تەمەنی 6 مانگە 7 مانگە سەری دەرکردووە تۆزێکی دیارە و بە تەواتی هاتووە زۆربەی کێشەی دایک و باوک ئەوەیە کێن بۆ لامان مناڵەکە تەمەنی ساڵێکە ئەڵێکە دانەکە هاتووە بە کلۆری هاتووە ڕاستی شەکە ئەوە بینوێتی بەڵام کاتێک یەک تۆزی دانە شیرەکە دەرکەوتووە خواردن و بەکتریا دزە ئەکا بۆ ناو ئەو ناوپۆشی پووکە ئەبێتەوەی ئەوەی پێش ئەوەی دانەکە بێتە دەرەوە کلۆر ببێ بۆی ڕێگری لەمەش بکەین لە پێش هاتنی دانەکە پوکەکە جوان جوان بە لۆکەیەک یاخود پارچەیە گۆست لەگەڵ ئاوی پاکەکەینەوە هەموو ڕۆژە یاخود ڕۆژی 2 جار یان شەوان لە دوای هەر شیر خواردنێک پێش هاتنی دانەکە و دوای هاتنی دانەکەش بە هەمان شێوە پاکی ئەەکەینەوە بۆ ئەوەی پاشماوەی ئەو شیرە لە کەلەسەر ئەو دانە ماوەتەوانێ هەمووی لابین لەبەر ئەو بەکتریای کە لەسەر لەناو دەما هەیە بەکتریای زیان بەخشی سوود بەخشمان هەیە زیان بەخشەکانە بنەوەی کلۆربوونی دانەکە و ترشەڵۆک دروستەکەن لەگەڵ ئەو شەکلی شیری خاڵە گرنگە یعنی بڵیان بینەرانی ڕەنگە بۆیان نوێ بێ هەتە مناڵێک بۆ نمونە 6 مانگە یاخود 7 مانگە تازە دانی ڕەنگە تۆزێک دواکەوت پێ یاخود ئێمە بە چاو نەیبینین و بەڵام بووکەکەی درزی بردبێ پێویستەکە هەر لێرەوە ئێمە دەستکەین بە پارێزگاریکردن لە دانی مناڵەکە یعنی کەیسی وا هەبووە لەو حاڵەتە دانەکان تێکچن زۆرە مناڵ نەخۆشم هەبووە تەمەنی ساڵونیوە کە هاتووە دانەکانی پێشەوەی وەکو ئیسفنجێ وەکو لۆکەیەکی هاتووە ئەوەرێ ئازاری هەیە شیریشی پێ ناخۆرێت تەنانەت ناتوانێت مەمە شیرەکە بگرێ کاتە باشترین چارەسەرەوەی بوو باست کرد کە پێش هاتنی دانەکە پاکی ئەەکەینەوە لە دوای هاتنی دانەکەش ئەنی ئەگەر تەنانەت دوو دانیشی هەبێ بە کەمی نەزانین کە بڵین ئەکەوێ ئەو دانە تاوەکو 7 ساڵی 6 ساڵی لەگەڵ ئەو مناڵایە ڕاستە بۆ شێوەی بۆ جوانی بۆ قرتاندنی شت خواردنی شت زۆر گرنگە کاتە ئەمە ڕێگاکانی پاراستنی ددانی منداڵ ددانە شیریەکان کاتە جیاوازی هەیە لەگەڵ دانەکانی تر ددانی شیری وتمان باسی پێشەوەمان کرد ددانە خرێ شیرەکانیشمان هەیە کە ئەمانە نزیکەی تەمەنی 2 ساڵی ساڵنی و تاوەکو 3 ساڵ وردە خرێکانیان کە ئەمە زۆر گرنگە لە جوینی خواردنە تا 11 ساڵی ژەمێنەوە بەلایەکە 11 بۆ 12 ساڵ خرێکان ئەمێننەوە ئەم دانانە نزیکن لەیەکەوە تۆزێ جوتن ئەنی مناڵەکە کە نانەخوات زۆربەی گلەی دایکان و باوکان ئەوەی کە بینی دانەکان کلۆرە بێ کەین بۆ لە ئێمەوە ئەزان کە دانێک کلۆرە کەچی سیرەکەن دوان سیان چوار مناڵی وا هەیە تەمەنی 3 ساڵە 8 دانی خرەی کلۆرە ئەمە زۆرە لەناو مناڵانە لەبەر ئەوە هەموو شەوێ پێشخەوتن لەگەڵ بەیانیان دانەکانە بێ بشۆرێ دەزوی دان زۆر زەڕورە کە بەکار بهێنرێ بۆ بینی دانەکان تۆزە بۆ گەورە سەحمەدە چی بگا بۆ مناڵ ئەمە هەر پێویستە دایک و باوکەکە دایک و باوکان هەتا تەمەنی 10 ساڵی 9 ساڵی پێویستە ڕێنماییان بکەن لەگەڵ مناڵەکانە بن لە کاتی شۆرنی دانەکانە چکە مناڵ ناتوانێت کۆنتترۆلی دەستی خۆی بکە لەوانێ 3 دان بشۆ 4 دان پەڕێنێ لە ئەکا لە شوێردنیا لەبەر ئەو بەرپرسیارەتی دایک و باوکە کە ئاگیان لە دانەکان دکتۆرە خان با دابنین مناڵێک دانەکانی پێشەوەی هاتووە یاخود دانە شیرینەکانی هاتووە هێشتا ئەوەی پشتەوە دەرنەهاتوون کە تان دوای 2 ساڵێکن لە یەگەری خراپبوونی ئەو دانانەیە ئەمە تەسیرەکات لە داهاتووی دانەکانی تریا و خۆت لەوێ ئەبێت چی بکرێ خۆ بۆ مناڵێکی 7 ساڵدان پڕکردنەوە هەیە دانپاکردنەوە هەیە واتە پێگریمان تازە شتەکە هاتووە ینی دانەکە تێکچووە ئەگەر دانە شیرەکانی پێشەوە لە مناڵێکی ساڵۆنی و ساڵ یاخود 2 ساڵە کلۆر بوو
ئێمە لە نەخۆشخانەی بەخشین چارەسەرمان هەیە بۆ هەموو جۆرە کلۆریت دانەکان شیری و هەمیشەیەکان بۆ دانە شیرەکان پێش ئەوەی کە دانەکە خراپ بێ پێویستە دایکان و باوکان مناڵەکانیان بن بۆ پزیشکی دانی مناڵان ببینێت ڕێنماییان ئەەکەین کە یەکەم باسمان کرد شۆردن دوم فلۆرایت کەویش چارەسەرێکە بەکارێنێ بۆ دانە شیرەکان ئەین لەسەر ڕووی دانەکان مینەی دانەکە ئەپارێزە بەرامبەر هەر کلۆربوونێ کە لایەن بەکتریاکانەوە تووشی دانەکە ببێ بۆ هەموو مناڵێک ئەمە هینی نوێ ینی با بڵێن چارەسەری نوێ تازەیە و چەند ساڵێکیشە ئەکرێت ئێمە باش لە هەموو دانەکانی ئەین مینەی دانەکە ئەپارێزم پێش ئەوەی کلۆر بێ خۆت کەمێک کلۆرێکی کەم هەیە چەند نەخۆشم هەیە بۆ وەستان و بە مناڵەکە ئەگری ناهێڵێ بچووکە ئەنی تێناگانە قسە ناچار بەوە ئەیوەستێنین و ناهێڵێن زیاب بکە ئەگەریش گەیشتە حاڵەتی کلۆربوون ئەو کاتە هەنێ مناڵدا ئەنیشێ بۆی پڕەکەینەوانەیە هەنێکیشی یاخۆت بە پێهۆشکاری گشتی ئەتوانین چارەسەرەکانی بۆ بکەین ئەگەر مناڵێک ئازاری زۆر بوو هەنێ مناڵیت دەرمارەکەی دیارە ئەنی نانی پێ ناخورێ فەقیرە شیری پێ ناخورێ ئەو کاتە نیو دەماربڕینمان هەیە بۆ دانی شیری دەماربڕینی تاومان هەیە بۆ دانی شیری دکتۆرە لە کەیدا دەبێ منداڵ سەردانی دکتۆری ددام کە یاخودێک باوی با بۆ لای دکتۆری دزان هەر لەو کاتێک کە هەستەکە ئازاری هەیە خۆ دایکەکە هەست بکە کە ئەم منداڵە دانەی کلۆر بۆ پێویستەکە یەکسەر بیبات لەگەڵ هاتنی یەکەم و دووەم ددان ئەبێ دکتۆری ددانی مناڵان ئەو مناڵە ببینێت ئەگەر هیچیشی نەبێ هیچیشی نەبێ بۆ ئەوی ڕێگری بکەین لە خراپبوونی دانەکان نەوە کاتێ مناڵە گێتە لای من هەموو دانەکانی کلۆرە هیچی پێ ناخورێ شەوتە بەیانی ناخەوێ ئەنی بە تایبەتی مناڵی بچووک ئەمانی پێشەوەی هەموو ئاوساوە یاخود لاتەنیشتەکانی خرێکانی ئەو کاتە ناتوانانی چارەسەرێکی پێویستی بۆ بکەی بۆشی بکەی ئەنی نەجەحەتێکی وای نابێت ئەوی ئەو دایک و باوکەی لەسەر چاوە مناڵەکە ئەڵێن خۆشبەختانە ئێستا هوشیاری تەندروستی باشترەوە لە جاران دایکان و باوکان بە خەمی دانی مناڵەکانیانەوە دکتۆر ڕەنگی باست لە بڕینی دەماری دانی شیری کرد ئەمە تەسیل لەسەر ددانە با بڵێن هەمیشەیەکان یاخودەوەی لە قۆناغی دووەمی یان دەرەوە ناکات نەخێر بە هیچ شێوەیەک تەسیر ناکات دانەکەی تر بە شێوەیەکی ئاساییەت و ئەم دانە شیریش ئەکەوێ ئەم چارەسەرە تەنها بۆ ئەوەیە کە ئێمە لە تەمەنێکی کەمە دانەکە نەکێشین بۆ ئەوەی ئەگەر بیشی کێشین تەسیرەکات لە هاتنەوەی دانامیشەیەکە درەنگترێتەوە لەبەر ئەوە بۆ ئەوی ڕێگری بکەین لە درەنگ هاتنەوەی و کێشانی پێویستە نیو دەماربوونی خود دەماربوونی تاو بکەین ئەگەر پێویست بوو پێویستیشی نەکرد باشتر تەنها پڕکردنەوەیکی ئاسایی بۆ ئەەکەین زۆر باشە کەواتە بۆ ماوە هۆکارە بۆ کلۆربوونی دانی منداڵ لە پاڵ بۆ ماوەیە هۆکاری تریشمان هەیە کاتە تاکە هۆکار نیە تاکە هۆکار نییە نەخێر وا باوە کە تەنها بۆ ماوە ئەبێتە هۆی ئەوەی کە دانەکە کلۆر بێ لەگەڵ بۆ ماوەیە خواردنی شیرینی جوان نەشۆرنی دانەکان وەکو باسمان کرد نەکردنی دەزوو بۆ بینی دانە خرێ شیریەکان کە ئەمە زۆر گرنگە بە تایبەتی ئەو مناڵانی کە دانەکانیان زۆر بە تەنیشتی یەکەون لە بەرەوەی دانەکە بچووکە ئەگەر کلۆر بێ ئەگەری ئەوەی هەیە زوو بچێتە سەردەمار لەبەرەوە بە ماوە تەنها هۆکار نییە جوان نەشۆردن خواردنی شیرینی ئێستا جبس مەساسا بیپسی ئەوانە زۆر مناڵ بەداخەوە شیرینی زۆر ئەخۆن هۆکارێکە بۆ کلۆربوونی دانەکان لە پاڵ بۆ ماوەیە دکتۆرە بەو پۆلێنەی بەڕێستان ئێمە باس لە 11 ساڵ تەمەنی ددانێگەکەین لە مناڵێکە بە دوو وەجبە دیان دەوانی پێشەوە دانەک تەختەکانی دواوە بە دوایەکە زۆر جار شیرێکی گەرم بە مناڵە درێ عادەتەن شیرە بێت تۆزێک گەرم بە یاخ شۆربایەکی گەرم بە دوایە ڕەنگە ئاوێکی سار یا خوشتێکی سارتر بدرێ ئەم جیاوازی گەرمایە بۆ مناڵەکان خۆ مناڵەکە نازانێەوە ئێمەین ئەو بڕیارە دەین هیچ تەسیرێک لەسەر دانەکانەکە سارد و گەرمیەک ئەکالانی هەست بە حساسێتێک کا مناڵەکە بەڵام ئەگەر بەردەوام نەبێ بۆ نمونە لە ماهیەکە جارێ یاخود ناوڵام مناڵی کورد هەمووی داماوایە هەموو ڕەنگە ڕۆژان ئەو حاڵەتی بەسەرا بێت ئاڵبوونەوەیکی زۆر دروستەکە لە دانی مناڵەکەی لاوانەی دایک باوکە بە هەڵەیە بشن وابزان دانەکەی کلۆرە نەخێوانیە پێویستە ئەنی بە تایبەتی شیری گەرم هەر بە قورگیشی بۆ ناودەمیشی سووتانیان خواردنی گەرمیش زۆر ڕاستە ئەنی بە شوەیەکی هاوسەنگی بهێڵڕێتەوە زۆر باشە نەگەرم بێ نەسارد بێ واتە واکە ئەم جیاوازیە لە پلەکانی گەرما ببێتە هۆکارێک بۆ دانەکە تێکچەیە کلۆربیا بشکێ ئاڵبوونەوەی یاخود شکانی بە تایبەتی ئەگەر دانێکی ئاوێکی زۆر سارد یاخود شتێکی سارد و بە دوایە گەرم
دانە شیرەکان کێ ئەکەون؟ دانە شیرەکان شیرەکانی پێشەوە لە تەمەنی 6 بۆ 7 ساڵی دەست بەکەوتنەکەن و هەمیشەیەکانیش بە دوایانە وردەیان بۆ نەدانەکانی خوارەوە هەمیشەیەکانی خوارەوە لە تەمەنی ئەگەر مناڵێکدان هەنێ مناڵ هەیە بۆ نێی وایە دانەکانی زووەکەوێ تەمەنی 5 ساڵ بۆ 5 ساڵ و نیو دانا شیرەکان ئەکەوێ ئەمانی پێشەوە خوارەوە بە تایبەتی و دوای ئەوە هەمیشەیەکان وردە دەست بە دەرکەوتنەکان لەگەڵ ئەوانەی سەریشەوە بەڵام ئەوکو باسمان کرد خرێکان درەنگتر ئەکەون و درەنگتری ژیانەوە و لەگەڵ هاتنی دانە هەمیشەیەکانیشە بە تایبەتی ئەوانی پێشەوە مناڵ ئەبینی هەنێ دایکواک پێڵێ دانی کەروێشکی دانەکەی گەورەیە بۆشایەکی زۆری هەیە لە بینی دانەکانە ئەو مناڵانەی کە تەمەنیان لە 8 ساڵ بۆ 10 ساڵە بە تایبەتی کوڕەکان حەزیان لە پاسکیل و جوڵە و ڕاکەڕاکێکی زۆرە بەداخەوە شکانی دانە هەمیشەیەکانی پێشەوە زۆر باوە لە مناڵانە مناڵێتە لامان لە نیوەیەوە قرتاوە باڵێن لە سەرەتای هەمیشەیشن ئەمانە یا جارێ ڕێگەکەی بە تەواتی دروست نەبووە تازەیە و دانەکانیش لە پێشەوە یعنی تاوەکو شەوەی خۆی وەرەگریت و دانەکانی تری و پاڵ بەیەکەوە ئەنێن کەنێکاتی ئەوێ تاوەکو 12 ساڵی ئەوێ لە برەوە وا باشترە تۆزێ وشیاری ئاگالێبوونی دانەکان بە تایبەتی ناو مناڵانە دایک و باوکان ئەگەیان لێبێ دکتۆر کاتێک چارەسەری پێشکەش بۆ وڵڵاهی چارەسەرەکە پڕکردنەوەیە ئەگەر خوا نەخواستەکەیشە دەماربڕین یاخۆت دەمارەکە دەرکەوت ئەو کاتانی و دەماربڕینی بۆ ئۆکەین ئەگەر زۆر بەخێرایی بگاتە لامان و دەمارەکەی پیس نەبوو بێ خود دانەکە زۆر عزیەتی پێنەگەیشت بێ هەنێک کاتیش خۆشبەختانە دایکان باوکان لە تەدانەکەمان بۆ ئەهێنن ئەتوانین بۆیان دابنینەوە ئەگەر دانەکە ئەنی زۆر بە پەلهاڵیان گرت بێت و میخەنە ناو شیرێک یاخود هەنێک نۆرمال سەلایینەوە ئەمە مێدێک هەیە دانەکە زۆر باشە بینەران بتوان سوود لەمە ببین من خۆشم هەبووە وامان لێ کردووە چکەمەمان نەبیستەوە خۆشبەختانە شوێنی خۆی گرتوێتەوە دکتۆرەخان بابەتێکی تر هەیە بۆ نمونە لە 7 ساڵی باست لەوە کرد ددانەکانی پێشەوە کە زیاتر با بڵێن ڕووکاری دەمودان دەرەخەن لە مناڵانە ئەوەرن یاخود لە چن ئەکەون ددانی نوێ دروزە بێتەوە هەمیشەیشن چی واکات دانەکان لار بن ئێمە ئەبێت چی بە مناڵەکان بڵێن بۆی بتوانین ڕێنمایان بکەین ئەو حرەکاتە نەکەن دانەکانیان لار نەبن چکە زۆر جارە بینین لە مناڵانە دانێک دەرچوە بۆ درەوەیەکیان بۆ ناویان بەلای ڕاستیان بەلای چەپە لەربوونی دان چەند هۆکارێکی هەیە لە مناڵیەوە کاتێک کە دانەکان یان هەنێ مناڵ خۆی پەنجەمژینی هەیە پەنجەی ئەمژێ یاخود مەمکەوشکە بۆ ئەو مناڵەکە ژیر بێ مناڵی وهەیە زۆر گرینەوەکە هەتاوەکو 2 ساڵ 3 ساڵیش تا ڕادەیەک باش نییە بەڵام ئاساییە ئەگەر بتوانانی ڕێگری لێ بکەیت بۆ ئەوەی نەهێڵی دانەکان بێنێ پێشەوە بە تایبەتی شەویلگەی سەرەوە کاتی مناڵەکە پەنجەی ئەمژێ یانی جاروە 2 پەنجەی ئەمژێ بۆ کاتی خەوتن بۆ کاتی بەتاقەتی بۆ کاتی گریان مناڵمان هەیە هاتۆ بەلامان تا تەمەنی 7 ساڵ 8 ساڵ پەنجەی مژیوە هەموو شەویلگەی سەرەوەی بە تایبەتی یێتە پێشەوە تەسکە بێتەوە ینی زۆر بۆ دەرەوە ئەمیش ئەگەریشکانی دانەکانی زۆر زیاترە یاخود عزەیتی بەرکەوێ لەبەر ئەوە بۆ ئەوی ڕێگری لەوە بکەین هەر مناڵ کە لەدایکە بێ بە تایبەتی هەوڵ ئایا پەنجەی بمژێ دەستی بۆ بەستی یاخود تا بتوانین مەمکەوشکە بەکار نەهێنرێ ئەگەر بەڵام لە دوای 7 ساڵی شەر منە مەرحەلانە نازانم بیر نایەوەی مناڵی خۆم بەس یعنی بەکارێت تا دوای 7 ساڵیش مەمکەوژە ئەمە هۆکارێکە وەلاربوویان ئەوەی مەمە شیرەکە بۆ ئەوەی پێی ژیر بێ بەدەمیەوێتی ینی دایکباوکەڵێ هەتاوەکو 7 ساڵیش شیری تێ ناکە بەڵام هەر مەمەکە ئەخوا ئێماواکە ئەم دانانی بێنە پێشەوە هیچ هۆکارێکی تر هەیە بێتەوەی ئەوەی خواردن بە یاخود جۆری بۆ ماوەی شۆکارە یاخود ئەو مناڵانی کە دایمە زمان لە دانیانێن دانێکی تازە هاتۆ زۆر زمانی لێ ئێت بۆ ماوەی شۆکارە بەڵێ یاخود مناڵە کاتی ئەکەوێ بەسەر دانە شیرەکە ئەکەوێ دانە هەمیشەیەەکە عزێتی پێگە ئەگەر بە زووترین کات چارەسەر نەکرد لەوانەیە وا بکە ئەو دانە درەنگ بێ یاخود دانەکەن چارەسەر نەکراوە و نەکێشراوە دانە هەمیشەیەکەیتە دەرەوە یاخود بۆ دواوە ئەڕۆ پێویستە پزیشکی پسپۆڕی ڕاستکردنەوەی ددان ببینێت دکتۆرە چارەسەرکردنەکان لە منداڵە لە دانی منداڵە مەحدودە یاخود دەتوانن هەموو جۆرە چارەسەرێ بەکاربێنن هەموو جۆرە چارەسەرێکێ بە پێی نەخۆشەکە ئەگۆڕێ یعنی دەکرێت بۆ نمونە منداڵێک دانەکانی زۆر ناڕێک بێت با بڵین دانە هەمیشەیەکانی بێت لەو کاتیا تەلی بۆ دابنرێ بە نمونە بڵێ مناڵ هەیە تەمەنی 10 ساڵ بووی دائەندێ دەتوانێت سوودی لێ ببینێ بەڵێ بەڵام پاگراگرتنی دانەکان زۆر گرنگە لە
کاتی ڕاستکردنەوەی دانا ڕەنگە تۆزە بۆ منداڵ ناڕەحەتیش بێ ئەم پارێزگاریکردن لەم دانە بەمسەلەوە بەڵێ ئەوەکەوێت ئەستوی دایک و باوک کە ئاگیان لێبێ کەواتە سە پرسیارە جەهۆریەکە ئەمەیە کەی تەل بۆ دانی مناڵدا بنرێ بە پێی زانستی پزیشکی ددان بەپێی نەخۆش بۆ نەخۆش ئەگۆڕێ مناڵمان هەیە دانەکانی وا پێویستەکە تەمەنی 10 ساڵ بێ یاخود 9 ساڵ بێ ڕێکی بکەینەوە یاخود مناڵی وا هەیە شەویلگەی سەرەوەی بۆ پێشەوەیە ئیخوارەوەی بۆ دواوەیە ینی بەپێی نەخۆشەکە ئەگۆڕێ ناتوانین محدودی بکەین ئەم مناڵە بۆ ئەم تەمەنە یاخود ئەو جۆرە ناڕێکیە لەو کاتیا بکەوێتتر لەو کاتیای مناڵ کەیس بۆ کەیس ئەگۆڕێ نە بە شێوازێکی گشتی سەڕەنگە هەبێ مناڵێک دایکێک پێخۆش بێ هەر لە 8 ساڵی دانی مناڵەکە ڕێک بیان بێخەبەر لە وێشتام دانانە ئەگەری هێنێکیان بکەون ینی تۆزە پەلەکردن چەندێک باشە یان هەروەکو چۆن ئەگەر درەنگکردنیش خراپە مناڵ تاوەکو تەمەنی 10 ساڵ تا 12 ساڵ گەشی دانەکانی بەردەوامە ئەنی بۆ نمونە ئەم دوانی پێشەوەکەن ئەوە کە کێشی زۆربەی دایکان و باوکانە بۆ شایەکی زۆر لە نێوانیانە بەڵام کە دانەکانی تەنیشی ها دووردە پاڵی پێوە ئەنێ ئەو بۆ شایە نامێنێ کە دانە کەڵبەکان هات زیاتر پاڵی پێوە ئەنێ بە شێوەیەکی ئاسایی بەڵام هەنێ حاڵەتی دەگمەنیشمان هەیە کە دانەکە پاش و پێشێکی زۆری هەیە پزیشکەکە ئێمە دڵنیان کە ئەوە چاک نابێ بە فیسیۆلۆژی و ئاسایی گەشەکردنی دانەکە لەبەر ئەوە پێویستە چارەسەری بۆ بکرێ بەڵام بە شێوەیەکی گەشی تا تەمەنی 12 ساڵ مناڵ دانەکانی ڕێک ئەبێتەوە مەگەرێکێک بۆ ماوەی بۆ نەدایکە و باوکەکە دانەکانیان تاو ناڕێکە لەبەرەوە سەردانیکردنی پزیشک لەمە شار هاتینە سەر و خاڵە کە 6 مانگ جارێ یاخود 3 مانگ جارێ پزیشکی ددان پێویستە مناڵەکە ببینێ بۆ ئەوەی هەر ئەگەرێکی نەخوازراوی یاخود هەر شتێک کە تووشی دانی مناڵەکە بوو لێ ئاگادار بکرێنەوە زۆر ڕاستە هیچ چارەسەرێک هەیە بە ڕێگایەکی تر ینی سروشتی تر بێ بنمونە قاڵب بەیان شتێکی وە منداڵەکە بیکات پێویست نەکا کە پزیشک یاخود بە تەکنیکی زۆر قورس ئەم منداڵە چارەسەر بکرێت بۆ ڕاستکردنەوە بەڵێ حاڵەتی وامان هەیە بۆ مناڵێکە دانێکی زۆر لە دواوەیە ئێمە پێی ئەڵین ئەیش پێویستە پزیشکی پسپۆر ببینێنەوە مناڵەکان یاخدایکەکان بەڵێ چیلکەی چلورە هەیە پێی ئەڵین ڕۆژی 2 جار 3 جار ئاوازە خەتکالی و پاڵی پێوە بنێ ئیسفایی هەیە بۆ هەنێک نەخۆش بەتایبەتی بۆ ئەو دانانی کە مناڵانی کە دانێکیان بۆ ناوەیە زۆر لە دواوەیە پێیتە پێشەوە ئەیش بە چاودێری پزیشک و متابعەکردن ئەبێ بیبینینەوە نەوەک زۆر دوای ئەو هاتووشە کردی بێتی بەخۆ کێشانی دانی مناڵ لە چه کەیسێکە ئاساییە و لە چه حاڵەتێکیشا خراپە و کاتی نیەدان کێشین کێشانی دان ئێمە تا بتوانین دان ناکێشین بەڵام ئەگەر شیریش بێ هەنێ نەخۆشیێنە لامان مناڵەکە دانەکەی پێویست بە کێشان ناکات تەمەنی 3 ساڵە ینی خرێکەی وێرانە ئەزانین کە زۆر خراپە پێویست بە دەمار بڕین ئەکا بەڵام نابێ بیکێشی لە بروی داناویشەیەکی دوای ئەو درەنگێت یاخود مناڵەکە زەعیفە خۆی نانی پێ ناخورێ ئەمە دانێکی ژنی بڵین تەنها یەک دانە و ئەتوانین بیکێشین جاریوە 6 دانی ئاوا هەیە لەبەر ئەوە ناکێشین ئێمە بۆی وا ئەکەین کە دایک و باوکەکە تێبگا لێمان کە ئەم دانە پێویست بە دەمار بڕین و پڕکردنەوە و دوای ئەوەش کیفمان هەیە کیفی ستیلمان هەیە کە بە مناڵەکانی خۆ بە دایک و باوکانەڵن پێڵین کیفی سپایدەرمان زۆر بەقووەتە ئەخینە سەر دانەکە نەخۆشمان هەبووە تاوەکو 3 ساڵ 4 ساڵ تاکاتنی کەوتنی دانەکەش هاتوۆتە ئێمە کیفەکەمان بۆ لابردووە یاخۆت بە شێوەیەکی ئاسایی کەوتووە لەبەرەوە دانی شیری هەتاوەکو پێویستکە ناکێشین مەگەر مناڵێک ئێمە کاتێکە تیشکی بۆ ئەگرین دڵنیا ئەبینەوە کە ئەو دانە پڕ نابێتەوە هیچ چارەسەرێکی نییە ناچارە بین کە بیکێشین و ئەگەر پێویستیشی کرد پارێزەرمان هەیە بۆ هێشتنەوەی بۆشایی ئەو شوێنی کە کێشاومانە بۆی داانینەوە ڕاستی لەو چەند خولەکە کەمی مامانان من دیسانەگەڕێم و بۆ سەرەتا ئاماژت بە بابەتێکی زۆر گرنگ کرد دیسان وەکو هۆشیارێک بۆ دایکان و باوکان دەچینەوە خاڵی یەکەمی پێش هاتنی دانەکە دەمەوێت تۆزێک بە وردی و بە چڕیتر ڕێنمایی ئێمەش و دایکان و باوکانکی بۆ پارێزگاریکردن لە دانی مناڵەکانیان تەنانەت هێشتا کە سەرەتای هاتنی دانی یەکەمی شیریە ڕێنماییمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە دانە شیرەکان لە پێش هاتنیانەکو باسمان کرد پێویستە پا بکرێنەوە سەرڕووی پووکەکە لە دوای ئەومادەیەکی سوود بەخشێ لەوێ ئاسایی بێزیان لە مناڵەکەنەوە بەلۆکەیەک تەمەنی ساڵ پێویست ناکە هیچ جۆرە هەویرێکی دان بەکاربێنرێ دوای ئەوەش هەویری دان ئەتوانین بەکاربێنین بەقەدەن کە برنجێ ئەخینە سەر فڵچەکە مناڵەکە قوتیشی با زۆر ئاساییە کاتێک ئەویش فڵچەیەکەیە کە ئەیکیتە پەنجە چکە مناڵ لەو تەمەنیان ناهێڵە دانی بۆ بشۆرێ زۆر بەرگریەکی زۆرەکە بۆ دانشۆردن
ئەکرێتە پەنجە جوان جواندانەکانی بۆ پا ئەکرێتەوە سەر و خوار خرێکان بۆ ئەوەی کە کلۆر نەبێ و لەگەڵ ئەوەشە نەهێڵی مناڵ بە شیرەوە بخەوێ بە مەمەوە بخەوێ یاخود بە تایبەتی دوای 2 ساڵ هەڵبین تێری کەیندانی بۆ بشوین ئەجا بخەوێنین و شتێکی تریشمان هەیە هەنێ مناڵ داوای چا یاخود شەربەتەکە لە ناو مەمەکەیە کاتێک بۆ ئەخەوێ شەکلێکی زۆر زۆری تایە یاخود ڕۆژانە بەدەمیەتی ڕۆژی 3-4 جار ئەیخوا بەردەوام ئەو شەکری ناو چاکە یاخود شەربەتەکە بەردانەکان ئەکەوێت و زیانێکی زۆر بەدانەکان ئەگەێنێ لە بەرەو ڕێنماییمان ئەوەیەکە بە هیچ جۆرێ چاو شەربەت نەخەنە ناو مەمەوە هەتا ئەتوانن لە دوای 2 ساڵ ئەگەر دایکەکە شیری خۆی با بە مناڵەکە یاخود شیری قوتوش بێ مەمەکەی لێ بگرێتەوە وردە فێری پەرداخیان بکەن لە بەروی کاتی ئەو شیر ئەمێنێتەوە بەسەردانەکە کلۆریەکی زۆر و ناڕەحەتێکی زۆر بۆ دایک و باوکەکە و مناڵەکەش دروستەکە و بۆنێکی ناخۆشی ناودەمیشێت ئەو کلۆریە بە تایبەتی کە مەمە ئەخۆن دانەکانی سەرەوە کلۆرە بنچکە زمان دانەکانی خوارەوە ئەپارێزێ لە بەرکەوتنی دانەکانی سەرەوە زۆر کلۆرە بن. دەستێ خۆش بێ. زۆر سپاس بۆ دکتۆر ڕەنگین محەممەد دڵنیام کە دایک و باوکان زۆر سوودیان لە بابەتەکە بینیەوە هیوادارین لێرەوە کاتێکی باش و کۆمەڵە زانیاری باشمان بە بینەرانمان گەیان بێت. سپاس دەکەین. بەڵێ دەست خۆش بێت دووبارە دکتۆرخان. بینەرانی عەزیز هاوکارانمان لە شارە زۆر هەر لە مانگی مەولود و یادی لە دایکبوونی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت ئاهەنگێکیان کردووە پێکەوە بینەری ئەو دیمەنانە دەبین. جنة داشتي عربستان أي سياحة جنة داشتي عربستان نايدم بهزار قلشان يكي غاري مغيلان نادم بهزار قلشان يكي غاري مغيلان مولاي علين ومعنيت داغدار دلو جرقم داغدار دلو جرقم مولاي علين ومعنيت داغدار دلو جرقم مولاي علين ومعنيت أي ساحة سجلت دشتي عرب وسانت نادم بهزار قلشان يكي غاري مغيلانت نايدم بهزار قلشان أي بير تبي رخصاري تاريك دليتينا بمزاير ئێمەش لەم شارۆچکەیەدا یاخود لەم ناحێدا کە ناحێ زەڕایەنەوە و مزگەوتی گەورەی زەڕایەن ئەم شەو هەستین بە زیندووکردنەوە بە بەرزڕاگرتنی ئەو یادە پیرۆزەیە الحەمدوللیلا مسلمانان بە شێوەیەکی گشتی و لە هەموو چینەکان لە بەگەنجەوە بە پیرەوە بە هەموو چین و توێژەکان بە مامەسایانی بەڕێزەوە بە گەرموگوڕیەکی زۆرەوە بەشداریان کرد خوای پەروەردگار جەزای بەخێریان بداتەوە بەڕاستی بەشداریکردن لەم جۆرە یادانەوە ئەم مناسەبانە بۆ زیاتر عشق و مەحەبەتەوە ئیلا ئێمە لە هەموو ساڵەکە هەر لە یاد و لە زیندوکردنەوەی باسی پیاغەمبەری خۆشەویستان صلی الله علیه وسلم بەڵام لەم مانگە پیرۆزەدا کە مانگی ڕەبیع الأوەلە مسلمانان زیاتر احتمام بەم یادە دەدەن و زیاتر مەحەبەت و عشقیان بۆ پیاغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم دەردەبڕن. تايزول في بريشانه أي ساحة سجنة دشتي عرب وساند نايدم بهزار قلشان نايدم بهزار قلشان أي محيط
كتيبانا شمشيري خراساني دو خادمي لايتويا صدقويا لەڕاستیە ئەم جۆرە کۆڕموناسەبانە ئەتوانین بە کۆڕموناسەیەکی پێویست بۆ ڕۆژگاری ئەمڕۆمان ڕاست بکەین چونکە لە ڕاستیە ئێمە بە درێژایی 12 مانگەی ساڵ 2 مانگمان هەیە بۆ تێرکردنی ڕۆح و لایانی معنەویات. یەکەمینە مانگی ڕەمەزانە کە هەمومان الحەمدلله وەکو یەک بەشدارین لەو پرۆسەیە و لە تێراوکردنی ناخ و هەست و شعوری ئیمانیمان. دووهەمینیان مانگی مەولودە کە مانگی ئاشنابوونە بە ژیاننامەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم بە سنت و سیرەتی بە ڕەفتاری بە فەرمایشتە پیرۆزەکانی. چۆن مانگی ڕەمەزان مانگی قورئانە، مانگی مەولودیش مانگی فەرموودە و فەرمایشتەکانی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە پێویستە مسلمانان بە تین و تاو بە جۆش و خڕۆش و ڕووکەنە ئەم جۆرە مەجلیسانە و پێشوەختە خۆیان ئامادە بکەن بە جۆرەها چالاکی و کۆڕ و کۆبوونەوەی پڕ لە زیکر و خێر و یادی ئەو پێغمبەرە صلی الله علیه وسلم. خوندایا ما بروح قيصر بوضان بوشي سربان دوبارە سڵاتان لێ بیازان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانە باس لە چۆنیەتی زیادکردنی کێشەکەین بە ڕێگایەکی تەندروست بە تایبەت بۆ ئەوانەی کە وەرزشەکەن و ئەوانەشی کە لە حاڵەتی ئاسایان و کێشیان کەم و بەڵام بێ وەرزشکردن ئەیانەوەی بە ڕێگایەکی تەندروست کێشیان زیاد بێ. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری وەرزشی. مامۆستا زرنگ زۆر خێر بێ. سەلامەت سپاس بێ. باس لە زیادکردنی کێشەکەین بۆی بە هەڵە پەیامەکانمان نەگەینی پێما بێ پۆلێنێک هەیە کێش ئەوانەی کە وەرزشەوانن ئەوانەشی کە بڵێن حاڵەتی ئاساین. ئەگەر بپرسین ئەم شتیوا هەیە ینی ئاساییە زیادکردنی کێشە کرێمە کێش خۆمان زیاد بکەین لە ڕێگەی کۆمەڵێک تەکنیک و خواردنەوە. ئەحمەلە بەدڵنیاییەوە چونکە زۆرێک لەو کەسانی کە ڕۆکەنە هەڵەوەرچیەکان ڕاست ئێوەی کێش دابەزینە، ڕاست ئێوە خۆی زەعیف کە بەڵام خەڵکانی شمان هەیە کە ئەنوێ کێشیان سەرکەوێ. جا لێرە ئایا کە کێشە سەرەکەوێت چۆن بە چ ڕێگای کێش سەرەخی؟ ڕێگای تەندروستمان هەیە، ڕێگای ناتەندروستمان هەیە. ڕێگا تەندروستەکە ئەوەیە کە تۆ یەکەمین شت ئەبێ بیر لە چی بکەیتەوە؟ پێڕۆکردنی سیستمێکی خۆراک. بۆچی؟ چکە تۆ هەچ کاتێک لە بڕی پێداویستی لەشی خۆت کاربۆیدرات و کالۆری زیاد وەرگرت، زیادی ئەمە تەخزی نەبێ، تۆ کێشتی پێسەرەکەوێ. ماڵی پرۆتینی وەرەگری خانی ماسوولکانتی پێگەوراکەی. وازەحە؟ کابوو ڕێگای یەکەم چییە؟ گۆڕانکاری لە سیستمی خۆراکەکەتە لە بڕی پێداویستی لەشی خۆت زیاتر سەرچاوە سەرچەکانی خۆراک وەرەگری. نمونونەکە جوانترەکەین با ئەگەر هیچێک لە مەسەلەی کالۆری و کاربۆیدرات تێنەگا پارە هەموو کەس لێوان تێگا وایە؟ باش ئەگەر مەسرفی جەنابەت خۆت و خێزانەکەت مانگی 500,000 بێ 500,000یشت دەستکەوێت تۆ ناتوانانی پارە کۆکەیتەوە. ئەوەی کە وەرت گرتووە چیت لێ کرد؟ سەرفت کرد. ئەگەر تۆ مانگی 750,000 دەستکەوێت 250,000 زیادەیە لە پاش دەمانگە بێ بە 2 ملیۆن وایە کابوو تۆ لە بڕی پێداویستی مەسرفی خۆت پارەت زیاتر دەستکە و پارە کۆکەیتەوە. لەشی ئینسانیش بە نەفسی میکانیزم زیاوکەمەکە لە بڕی پێداویستی لەشی خۆت لە کاربۆیدرات و کالۆری و پڕۆتین و چەوری زیاتر وەربگری کێشتی پێسەرەکەوێ. بەڵام کە کێشت سەرەکەوێ بە چ شێوازێ سەرەکەوێ؟ فاتە پێشەی ئەوە تەواوکەی مامۆستا زرنگ ڕێنمایی یەکەم ئەوەیە هەر لە خۆمانەوە دەست نەکەین بە زیادکردنی کێش ئیلابێ لەژێر چاودێری بابڵێن ڕاهێنەرێکی ئەگەر لە وەڵە وەرشەکانە بێت یاخۆ کەسێکی شارەزا. بۆچی؟ چونکە ئەگە تۆ هەموو خۆراکەکان بە حەزی خۆت بە ئیسراحەتی خۆت بە عەقلی خۆت هەموو شتەکان زیاد بکەی منیش پێتەڵم کێشە سەرەکەوێ بەڵام کێشێکی ناتەندروست بەڵام هەموو جیان دەبێ بە چەوری قەڵەوەبی خڕوخەپانەبی گوپەکانە گەورابێ بەڵام لەسەر ئەساسی چەوری. ئەی چۆن وا بکەین ئێمە کێشمان سەرکەوێ چەوریش نەبین لێرانە وەرزشێتە پێشەوە. بۆچی؟ چونکە تۆ لۆدی خستە سەر خانی ماسوولکەکانت، خانی ماسوولکانت ناچارێکی کە خۆیان گەورە بکەن کە گەورە بوو چی تیاکۆ بێتەوە؟ ئاو، خوێ، پرۆتین، ڤایتامین، کانزاکان کابوو تۆ قەبارە دەگۆڕێ بەڵام لەشە چەور نابێ. ئەو سەرچاوە خۆراکیانی کە بۆ تەحدید دەکرێت کە بۆ دیاریەکرێت کە جەنابەت وەری بگری کەسێکی شارەزا با بڵین کەڵین کەسێکی شارەزا دکتۆرێکی خۆراکزانی بێ ڕاهێنەرێکی بە ئەزمون بێ کەسێک بێ اختصاصەکەی نوتریشن بێ ئەتوانێت بە پێی پێکاتە و تەکوینی لاشەی کەسەکە جۆری خۆراکەکانە بۆ تەحدیدکە لەگەڵ بڕەکەی لەگەڵ کاتی وەرگرتنەکەی کەوانە هەموو گرنگە هەمووی بەڵێ ئەها جۆری خۆراکەکە بڕەکەی کاتی وەرگرتنەکەی. چونکە ئێمە ئەگەر بۆ نمونە شەوان پێشخەوتن برسیمانە بێ
ئەچی ماوەدی کاربۆهیدراتی وەرەگری کونافا خۆی ئەچی تێکەڵێکی مەحەلەبی و باقلاوا خۆی شۆفانە گریتەوە لەگەڵ مەجموعەیەشتی ترە لە خەڵاتەکە ئیلەیەک مۆزە خۆی خورما خۆی برنجی خڕە خۆی ئەمانە هەمووی سەرچاوی کار بن بەڵێ تێرە دەکا بەڵام کە تۆ خەوتی جگەرت هەمووی تەحویلەکە بۆ چەوری ئەبێ بزانی ئەم خۆراکانە چۆن تەوزیع ئەکرێ بابەتی کاربۆهیدراتەکان کە سەرچاوی پێدانی وزەیە ئەیخەیتە سەرەتای ڕۆژ بابەتی پڕۆتینەکانە خەیتە ئێوارە بەرەو سەرەوە بۆچی لەبەرەی کە تو ئەنسۆلین بەرز نابێتەوە لەبەرەی کە سەرچاوە پڕۆتینیەکان خانی ماسوولکانت بۆ گەوراکەن بەڵام کێشەی تەحویلکردن بۆ چەوری تا حەدێ دروست ناکە و هەروە هەستکردن بە تێریش دروستەکە بیریشمان نەچێ مەجموعەی ستانداردمان هەیە مەجموعەی قیاساتمان هەیە هەموو کیلۆگرامێک لە قورسایی لەشی جەنابەت ئەگەر یاریزان بێ بە ڕۆژی 2 گرام پڕۆتینی بیتێ بۆ نمونە جەنابەت 70 کیلۆی پێویستت بە 140 گرام پڕۆتین هەیە ئەم 140 گرام پڕۆتینە دابەشێکی بەسەر 4 ژەمە هەر ژەمەی بڵێن بۆ نمونە 30 گرام وەرەگری 35 یا 40 وەرەگری ئابە و شێوازانە ئەمانە دابەشەکرێت چ کاربۆهیدرات چ کالۆری چ پڕۆتین ئەگەر وەرزشی لەگەڵا بێ من پێتەڵم کێشت سەرەکەوێ خەڵکی زەعیفی زۆرمان هەیە لە هۆڵەکانە پاش مەسافەی 3 مانگ 4 مانگ 6 مانگ ئەیبینی 10 کیلۆ 9 کیلۆ تا 15 کیلۆ تا 20 کیلۆ زیای کردووە بەڵام ئەو زیادکردنە ماسوولکە و بەڵەزەڵەیە یان چۆریە بۆچی چکە وەرزشەکە بەڵام وتمان ئەگەر کەسەکە هەموو شتێکی خوارد لە بڕی پێداویستی لەشی خۆی کار بوو کالۆری زیاتر وەرگرت زیادەکەی تەحویلە بێ بۆ چەوری خڕوخەپان و خەڵەوە بێ بەڵام شێوازەکە تەندروست نییە ئەمە بۆ کەسێک ئەگەویستمان بابسمان کرد ئەگەر بە تەندروستی بیکە کەسێکیش ئەگەر عشوایی خواوەکیل دەستی بر بۆ هەموو ئەو بابەتانی کە یارمەتی زیاتکەبخانێ دانی شێوتەوە ڕەحمە لە باوکە ئەوە باشترە مامۆستازرنگ بەڕاستی من ئەوێ جەختکەمە سەر ئەو کەسانی کە ئاساین باش کەسێکی ئاسایی کاتێک ئێوە کێشی سەرخاچکە من ئەگەر لاچێ من کەسێکی وەرزشی بم ڕەنگە ڕاهێنەرەکەم لە هەوڵێکی لە شوین پێم بڵێ بەڵام بینەرە کێسە سێری منەکە حەزەکە کێشی زیاد کە زۆر پێویستی بە ڕێنمایی بەڕێستانە کە من ئایا دەتوانم لە ماڵەوە تەنها بە بێ وەرزش کێشی خۆم سەرخەم و هەر شتێکم ویست بیخۆم یاخۆت ئەگەر بۆ منە ڕێنمایی لە یوتیوب بوو لەو شوێنانە وەرگرم کە ئەگەر کەسێک لە ماڵەوە ناچێت هیچ هەوڵێکی وەرزشی هیچ وەرزشێکیش ناکە یەکەمین شت یەکەمین خەڵک کە ئەبێ بە دوای بگەڕێت جینات و جینێتیکی خۆیەتی بۆچی چونکە پێکاتە و تەکوینی لەشی هیچ کەسە لە کەسێ ناچێت هەنێ حاڵەتی جینات و هەنێ حاڵەتی جینێتیکمان هەیە تەسیرەکەن چۆن ئەو کەسانی کە لەشیان مشک و عەزەڵیە ئەو کەسانی کە قەباری ماسوولکەکانیان تۆزێک پچکۆلانەیە ئەو کەسانی کە کەم خۆرن ئەو کەسانی کە ئیشتیهایان نییە ئەمە دوو مۆسەفاتیان تایە زانستین هێکیشانەوەی کە بەڵانسی نایترۆجین لە لەشیانە نێگەتیڤە یعنی چی بەڵانسی نایترۆجین واتە تەرازوو مستەوای نایترۆجین لە لەشیا نێگەتیڤە ڕیتێنشن واتە احتیباس پەنادانی خۆراک دروست نابێ چەند شتیش بخوات پێی خەڵاو نابێ ئێستا لەواچێک هەمە ڕەفیقی وام هەیە مەراقمە بەڵام من وان باش ئەو هەموو ئەخوا قەڵەو نابێ کابوو بەڵانسی نایترۆجین لە لەشیا چییە نێگەتیڤە کە نێگەتیڤ بوو خەزنی خۆراک دروست نابێ ئەمە یەک ئەی مۆسەفاتی دووەمەکە چییە کردداری میتابۆلیزم واتە زیندەپاڵ کردداری زیندەپاڵی زۆر خێرایە ئەوەی کە ئیخوا لە مەسافەی 45 بۆ 6 دقەیە گەدەی هەرسی کردو نردوەتی بۆ ڕیخۆڵەکان حازرە بە فڕیان کەوا بوو سوود لە خواردن وەر ناگرێت حل دوو ڕێگامانەیە ڕێگای یەکەمینیان وەرزشکردنە بۆچی وەرزشکردن بە تایبەتی وەرزشی قورسایی لەبەر ئەوەی کە تۆ بە زۆر وا لە جگەری ئەو کەسە بکەی یاعاز بۆ مێشک بنێرێت داوای خەزنی خۆراک بکە بۆچی چونکە ئەو گلایکۆجین و گلوکۆزی کە تیاتی تۆ لە وەرچەکە سەرفیەکەی کە بەتاڵبەوە داوای خۆراکەکە دروستە وەرزشێکی قورس باسکیل و دوو گۆڵی ئەمانە نا ئەوانە چ نەبابی تەمارینی قەلبی تەنەفوسیوە ماوە درێژن بەس قورسایی تیا بەکار نایە بەس وەرزشی ئاسن باشە بۆ ئەو کەسانە خاڵی دومینیشیان هەندێک با ئەم قسەی من لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە با بڵین لێکدانی تری بۆ نەکرێت هەندێک لە تاواکەرە خۆراکیەکان ئەکرێ بەکاربێت دەرمان نا تاواکەر سەپلیمنت مکەمیلات غیدائیە بابەتی گەینەرەکانمان هەیە ئەوانی کە لە دوکانی شۆپی بەڵام بێ وەرزش ئەبێ هەنێکیشیان بەبێ وەرزش ئەتوانی بەکاری بێنی هەردیکان ئیلا بێ وەرزشکار بێ ئەم تاواکەرە خۆراکیانە بۆچی باشن بۆ نمونە گەینەرێک یان بابەتێکی میل ریپلیسمنت واتە جێگرەوەی ژەمۆرەگرێت کیسەیەکە لە قوتوویەکە لە سەڵێکە هاچیەک بێ کە سێری پشتەکەیەکەی وەکو سیریلاکی بناوایە هەموو پێکاتە سەرچەکانی خۆراکی بەڵام ڕێژەکەی زۆرترە ئێستا من خۆم دوکانم هەیە 25 ساڵە ئیشمە من ماوەدی تاواکەرە فرۆشم بەڵام کە یاریزانە لە مامۆستا ئەمەچیە لە وەکو سیریلاکی مناڵواڵێت چۆن ئەڵم سەی پشتەکەیکە ڤایتامینەکانە کانزاکانە پڕۆتینە کاربۆیدراتە کالۆریە هەنێک لەو بابەتانەیە کە ئیشتیهاکەنەوە ئەپیتایت فریەکەن ئەگەر ئەم تاواکەرانی لەگەڵا بەکار بێ وەرزشیش بکە من پێتەڵم کێشی سەرەکەوێ لەشیە گۆڕێ بەڵام ئەمانەش هەر وەکو جاریکە باسمان کرد لە سەرەتایەکە کاکەیە بێ بە پێ ڕێنمایی کەسێک بێ خواوەکیل خۆی هەڵ نایەتە سەر شتەکان
و خاڵێکی تریش کە زۆر جەختی لەسەرەکەین و ئێمە لە سوۆسیال میدیا و لە فەیسبوک و ئەلەم بابەتانەیە زۆر جار لە ئەم حەبەمان هەیە 7 کیلۆ 9 کیلۆ 5 کیلۆ 10 کیلۆ لە ماینکە زیاکەی ڕاستەکە بەڵام زیادکردنەکە بە ماسوولکە نییە زیادکردنەکە بە چییە بە خەزنکردنی ئاو خوێ لە بینی پێست و ماسوولکەیە جا هیوامان وایە هاوڵاتیان زۆر باڵین جۆلەوە نەگرن نەچنە سەر زۆر باشە ماوە سازرنگ کاتێک کە باسێتە سەریاری لە ژوانی هۆڵە وەرزشەکان لەگەڵیشیا ڕاستەخۆ پرۆتین و تاواکاری خۆراکیێت لێرە شاکسە جەدەلێک دروسە بێ باشە ناخراپە ئەمە هەمووی با بڵێن یعنی وێنایەکی زەینیان بۆ دروست کردوین جۆرێک لە جۆرەکان خەریکە ئەترسین لەو تاواکەرە خۆراکیانە پێم خۆشە ینی زیاتر لەسەر و بابەتە چکە پەیوەندیشی بە بەرزکردنی کێشەوە هەیە کەی ئەم تاواکەر خۆراکیانە زیانیان هەیە کەی بەڕاستی پێویستن ئەسڵ نەیان خۆین زیانیان هەیە باش تاوان هەنا بابەتەکە خۆی نای بەخۆیەتی تاواکەری خۆراکی دروستە کاتەبێ خۆراکە هەب خۆی ئەبێ خۆراکت هەبێ بەڵام تۆ ئەمە بە مەبەست بەکارێنی برای خۆت حەڤە ساڵەوانە بێژی سەرجەم خولی دادوەری و ڕاهنەرەکانی کوردستانە بە حکوومەتی عێراقیشەوە اختصاسەکەی من نوتریشن و سەپلمنتیشنە زۆرمان ئەمە باس کردووە حەڤە دانە ساڵی ئێمە باسەکەین بەڵام کێشەکە لەوایە خەڵکێکمان هەیە لێکدانەوەی تر تەویلی تر بۆ شتەکانەکە تاواکەری خۆراک لە دوو کاتە بەکاریە دوو کات ئیجباریە بەکاری بێنی کاتێکیان ئەوەیە کە ئەو یاریزانە ڕۆکاتە شوێنێک یان کەسێکی ئاسایی سیستمی خۆراکەکەی کە موکورتیتیایە ماوەدی پڕۆتینەکان باش وەرناگرێ حساسیەتی هەیە بەرامبەر بە گۆشت و هێلکە هیچیهای نییە لە شوێنێک ئیشەکە و لە شوێنێ داوامەکە بۆ نمونە خۆراکی تیا بەردەست نییە بۆ نمونە کابرا حرەسە لە بورجێکە کابرا لە مەنتیقەیەکی سناعی لە معملێکە ئیشەکات هیچ شتێکی لێ نییە ئەشێوەی کێشی سەرکەوێ کەوابوو سەبەب یەکەم لە بەکارهێنانی تاواکەری خۆراکیەکان بریتیە لە پڕکردنەوەی کەم و کورتی سیستمی خۆراک ئەی سەبەبی دووەم چییە یاریزانێکمان هەیە خۆراکی تەواو لە شولاریشی تەواو بەڵام ئێوێ ئەو ئاستەی کە هەیەی تێیپەڕێنێ پێشترکەوێ لە خۆراکان ناتوانێت ئەوەی کە ئێوێ دەستی بکەوێ بۆ پێویستی بە بەکارهێنانی کریاتین هەیە کە کردداری دەرپەڕاندنی مزە دروستەکە عیلم سەلمانوێتی 1 کیلۆ گۆشتی سووری بێ ئەسخان 5 گرام کریاتینت دەیاتێ ئەکرێ ئەم کاکەیە هەموو پێشتەمرین 1 کیلۆ گۆشتی سوورخوا بۆ 5 گرام کریاتین نە قوتوویە کریاتینەکە ڕێ عیارەیە کە ئەیگرێتەوانێ سەری پێوەنێ کەوابوو ئەم تاواکەرە لێرە کێشەی ئەوەشی بۆ حل کرد تاواکەرەکان بەعام دەرمان نین ناچنە خانی دەرمانەوە ناچنە خانی هۆرمۆناتەوە ناچێتە خانی سترۆیدەکانەوەنێ لە هەموو شوێنێکیش ڕێپێدراوە بە حکومەتی هەرێمی خۆشمانەوە هەر کۆمپانیای بابەتی تاواکەرە هێنێ کە ئەمسی بۆ دەرەهێنێ و ئەفرۆشرێ بەڵام چەند خاڵێکمان هەیە کە حەزەکەم بینەرانی وەرێ زۆر تەکیدکەن لەسەرەوە ئەو کەسی کە تاواکەر ئەفرۆشێ و ئەو کەسەشی کە تاواکەرەکە وەرەگرێ تکا ئەکەین ئەمە زۆرمان باس کردووە مەجموعەیە خاڵ هەیە ئەساسیاتن ئەبێت ئەو کەسە ڕەچاوی بکە یەکەم تەمەنی کەسەکە ئایا بۆ هەموو تەمەنێک گونجاوە مناڵێکی تەمەن 13 ساڵەتوانێت بچێ پڕۆتینە بکڕێ پیاوێکی تەمەن 75 ساڵەتوانێت بچێ پریوەرکاوتێ بخوا کاتە تەمەنی گونجاو تەمەن ئەمە یەک دووەمینیان باڵا و کێش لەگەڵ چ بابەتێک لەم تاواکەرانەیە گونجاوە تۆ کاکەیەک یەتە ناو شۆپێکەوانی ئەڵێ کاکە من بابەتێکمەوێ تاواکەرێکمەیە بۆ ئەوی کە کێشم دابەزێنم تۆ بابەتێکی هەڵی ئەیتێ لە گەینەرەکانی کێشی پێسەرەکەوێ کەوابوو تەمەن باڵا کێش لەگەڵ هەبوونی نەخۆشی درێژخایەن کەمە زۆر گرنگە لێرە خەڵک بیزانێ ئەو کەسی کە ئەچێ شتەکڕێ ناڵێ شەکرەمە ناڵێ گورچی لەم تاوانیە ناڵێ دڵم تاوانیە باسی هیچ تێ ناکە ئەوەشی کە ئەیفرۆشێ پرسیار ناکە بۆ نمونە یاریزانمان هەیە گورچیلێکیان دەرهێناوە بە هەر سەبەبێک بێ گورچیلی ماوە تۆ هەڵەسی مەجموعەیە ماوادی ئەیتێ کە سوورە زانی ئەمانە قورسایەخەنە سەر چی گورچیلەکانی ئەی نابێ پێ بڵێ پێشتر دوایی کە لەناو هۆڵەکە خستی تووشی ریڤێرز ریاکشن نەتائجی عکسی بوو قوڕکرا بە سەریا سەقەت بوو اینجا بڵێ وەڵام نەمانزانی لی پرسیار کە بزانە کاکە هیچ نەخۆشیێکی درێژخانت نییە یان دەرمانی هیچ نەخۆشیێکی درێژخان بەکارێنێ لەواچێک کابرا شەکری هەبێ ئەنسۆلین بەکاربێنێ بەس بە تۆ ناڵێ تۆژە چی گەینەرێک یان ماسێکیتی 1250 کالۆریتیایە تۆ شەکرەکەیت فڕان بۆ ئاسمان ئەی نامێ بزانیم کابرا چی بەکارێنێ هەروەها ڕەگەز مێرە مێ یان نێرە هەنێ بابەتمان هەیە وەکو تێستۆ بوستەرەکان ئافرەت نامێ بەکاری بێنێ نای خۆی بەخۆیەتی هۆکار یاریزانێکی پیاوت هەیە تەمەنی 45 ساڵە یاریەکە ڕێژەی تێسەسرۆن کە گونەکانی دەریا لە لەشیا کەمە هەستەکەی نەقسی تێسەسرۆنی هەیە تۆش کە فرۆشیاری تێستۆ بوستەر واتە هاندەری تێسەسرۆن مەجموعەی ماوەدی گژوجیاییە وەکو ترایبۆڵ و جەماعەتەکانی کە ئەیی بە پیاوە وا لە گونەکانێکا ڕێژەی هۆرمۆنی تێسەسرۆن چی لێبکا بەرزیکاتەوە بەڵام تۆ ئەمە داوا بە ئافرەتێ ڕێژەی هۆرمۆنی تێسەسرۆنیشی لە ئافرەتەکە بەرزکردەوە جا دەنگی گڕەبێ ئەمانی مووی لێیت
اینجا دەست و پلی بەقوتە بێ کاتە کەوابوو ئەمانە مجموعەیە خاڵن ئەبێ کەسی وەرگر و کەسی فرۆشیار ئەبێ ئەم پرسیارانە بکەن اینجا تاواکەرەکە تهدید کرد کاتە ماوەستا زرنگ ڕەنگە ئێستا من بتوانم سبەیشم دەست نەکەی بچم بۆ نمونەیانی حورمەتەن توانە مەسەلەن بەقاڵی بکەم پەتاتە تەماتە سێرێکی جیاری کراوە و تعریف کراوە نەزانی چیزان کەواتە ینی پێویستە هاونیشتیمانیان هاوڵاتیان یاریزانان وشیار بن ینی ناکرێ لای هەموو کەس مەسەلەن تو ئەمە کۆمەڵێک زانیاریە بێ حەق ڕێکە پێنەدانێکیش هەبێ بۆ ئەوانی کە زانیاریان یانی فیلتەرکردنێک هەبێ ینی بەتاکید ئێستا وەکو ئەری جەنابتم کرد لە خولی دادوەری ڕاهێنەرەکانە بۆ نمونەوە 7 ساڵێکە بێ خول لەو خولانەیە هەر کەسێک بەشداریە کات کە ئێوێ ببێ بە خاوەنی بڕوانامە لە پێشا بە پلەسی بەشداریەکە دوایچێتە بی دوایچێتە ئەی ئەم خولانەکە ئەکرێتەوە خۆشبەختانە یەکێتی لە جوانی سلێمانی و شارەکانی تریش چەند ساڵێکە بێ ئەو کەسانی کە شارەزان لەم وارەیە بە دکتۆرەکانەوە بە مامۆستاکانەوە بە ڕاهێنەرەکە بانگکرێن محاضەراڵێنەوە لەسەر نیوتریشن واتە تەغذیە خۆراکزانی محاضەری کامل وەرەگری ئیمتیحانیشی لەسەرەیە لەسەر ساپلمنتیشن سیستمەکانی دابەزینی کێش PSMF کیتۆجینیک دایەتە ئینتەرمیدیت فاستینگە اینجا ئیساباتی ڕاضی و هەموو ئەو شتانی تریش ئێستا ئەوانی کە بەو فلتەراتیە پەڕن اینجا شاهدە وەرەگرن بەڵام هێشتا هەر ئەمەش کافی نییە ئەبێ کەسەکە زۆر شارەزابێ زۆر وریا بێ تەجروبەی زۆر بێ هیواشمان وایە ینی هەموو کەس بە مەسەلەی سوۆسیال میدیا نەخەڵەتێ خەڵک هاتووەتە لای مەڵێ مامۆستاڵم بڵێ ڕڵای ئەمەم لە فڵانە شوێن کڕیوە بەڵام هیچ سوودێکم نەبوو مەشاکیلی بۆ دروستکەم بەڵام باشە چۆن ئەمە دووەرگرت ئەلە مامۆستا لە هەفتەیەکە نزیکی 250 پۆستیان لەسەر یەک بابەت کردووە ئەمە سەرنجی ڕاکێشاوە خە پۆستکردن لەسەر شتێکەوانە بێ تۆ نابی ئەوکەی بە پێوەر بە دوای تاواکەرێکی خۆراکیاوگەرەکە کوالەتی بێ کە زمانی هەبێ بەکە ئMC داغڵی ئەم حکومەتی خۆمان بوو بێ فاسی مختبەری بۆ کراوێ ئەو کەسی کە ئەداتێت تەنها چاوی لەوە نەبێ قازانجەکە ئەی تۆ تعامل لەگەڵ لاشەی خەڵکاکەی تۆ تعامل لەگەڵ گورچیلە و جگەر و دڵ و ڕیخۆڵە و خوێنی زەلاماکەی ئەبێ بەقەدەر ئەوەش تۆ حەزەرت هەبێ من پرسیارم زۆرە وەڵا باوەزازرێن خەو لە زیادکردنی کێش و یان دابەزاننی کێش چه ڕۆڵێکی بینێ لە کەسێکی وەرسەوان یان لە کەسێکی ئاسیانی توکە ئەبێ پۆلێنی کێ دەسەر باش بە پێوەری شەرع من قسەت بۆکەم زانست بەرە بەولاوە بە پێوەری شەرع پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ کە فەرمێ لە دوای نوێژی عیشا تۆ ویترەکانێک بخەوە بۆ ئەمە پێوترێ ساعتی بایۆلۆجی تەوقیتی نوێژەکانی دینی ئیسلام ئەمەنە جوانە ئەمەنە ڕێک و پێکە ئەمەنە پڕبەهایە هەزارەها دیراساتی لەسەر کرێ تاڵ نابێ بەڵام بەداخەوە سیستمی بەڕێوەبردنی جیهانی ئەم ڕۆوای لە خەڵک کردو شتەکانی هەڵجێڕاوەتەوە شەو ڕۆژمان عەکسە شەو بە خەبەرەوە بە ڕۆژە خەوێ تێکچوونی سیستمی خەو بڕوان پێ بکەن ئەوەی کە ئێمە ئەیزانین بڕوان پێ بکەن یەک بەرنامی کاملی لەسەر بکەن تەواو نابین کە چی کێشە و مەشاکیل دروستەکە چی درەن خەوتن نەک ئەوەی کە کەسێک بڵێ من سەعات چواری بەیانیە خەوم بەڵام سێ عەسر هەڵەسم ڕاستەکە 8 سەعات خەوتووە ئەوی بۆ پڕ ناکاتەوە کە لە کاتی خۆیان بخەوێ کاتی خۆی کەیە سەعات لە دە بە دووە تۆی بێت لە وڵاتی ئێمە خەوت بێتی بۆچی چونکە لە 11 بۆ 2 شەو بە ئینگلیزی پێوترێ گۆڵدن تایم کاتی ئاڵتونی بۆچی پێوترێ کاتی ئاڵتونی لەبەرەوەی کە تۆ پیتۆتەری گلاندت هەیە ژێر مێشکە ڕژێن پارچەیە گۆشتی بچکۆلێ دکتۆرەکان باشێزانن ئەم پیتۆتەری گلاندە بەرپرسە لە ڕژانی مەجموعەیە هۆرمۆنی زۆر پاش هیچێک لەوانە ناوی چییە سۆماترۆپین سۆماترۆپین چییە هۆرمۆنی گەشەیە گەشە بە کوێیە پێست دان پوو نینۆ قژ چاو ڕیخۆڵەکان هەموو لاشەی من و تۆ بە گەنجیمانەوە ڕەحمە لە باوکە ئەم هۆرمۆنی سۆماترۆپینە ئەو کاتە دەرەدرێت کە تۆ لە قوڵایی خەوای بەداخەوە خەڵک ئێستا ئەو کاتێک کە پێویستی بۆ هۆرمۆنە هەیە تعمیری لاشەی وەک ئەو بەخەبەرە دوای ئەوەش کە ئەخەوێ ئەم هۆرمۆنە بە باشی ئیشی خۆی ناکە بۆ دەردانەکەی کەمە چەند یونیتێکە یە تۆ هەموو شوێ ئەم ئەملەت پیزەیی عاقیبەتەکەی وەرە بزانە پاشاگەردانی ئەمە چییە دەست لەرزین قژوەرین کەم حکمی چاو شت بیرچوونەوە تەقووری جونگەکان پوکانەوەی ماسوولکە فقدان زاکیرە تێکچوونی توانای سێکسی تێکچوونی ئیشتیها و خواردن بڵۆتین ورگ هاتنە پێشەوە گرم و هۆڕ با بڵین ناڕەحەتی کۆڵۆن ئەمە 11 پێوتی هەر کەسێک گوێ لەم بەرنامەی ئێمە بێ سەلاش بڵێ من چوارم تایە وڵێ حوتم تایە یاریزانە یەتە لای منە لە مامۆستا هەر 11 تایە بۆ کە پرسیاری لەکەم بڕوان پێ بکەن باسیۆنی لەسەر نەخۆی ئەلم ڕۆژانە لە ئۆفیسەکە یاریزان هەوڵێ مامۆستاڵم بڵێ ئەڵێ من سەعات 6 بەیانی بەخەبەرم نانە خۆمە بێ بە 7:30 تم ئێ تی 7:30 چم بۆ قاعە
هەتا نۆ یاری یەکەم نۆ ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەخەوێ هەتا حوتی ئێوارە جارێککە بە خەبەرە هەتاوەکو حوتوری بینەکەی تر بڕوان پێ بکەن مالیدی لە 2000ەکانایە کە سەیری دەموچاوێکەڵی 60ەکانە کاتە زۆرجار خۆشمان نازانین بۆچی هاڵتانەمانتیایە بەداخەوە کە ئەشتی فاسی تۆبیەکەی تۆ کێشە نییە ئەی باشە ئەم هەمووە ئەم گەنجانی کە ئەوە لە پیرۆی خۆمان پێشەخین بەڵێ سەی دەموچای ئەم گەنجانەکە معقول نییە کابرا سەیرەکەی لە تەمەنی دەموچای لە منەچێ سەرەکەی 2004 شتی بیرێچێتەوە شت لە دەستیەکەوێتە خوارەوە قش بە سەریەوە نەما هەر بەڕاستی نامەوێت خوانە خواسات هینکەین تەشیرکەنیانە زۆر جار بە گەنجێگەڵی بەڕوو تۆێڵێ فلان کەس لەوێ نەبینیڵێ ها ئاگای لێ دنیا نییەیانی ناونیشای لێ پرسندا نازانێت لەو سرات و چی بینی و ئەرێ فلان کەس نەبی بەلای ڕۆژ ئەڵێ نەمبینی یانی ئەمە هەمووی پێوترێت تەشیری ددهن پەرتوو بڵاوی مێشک ئەو پەرتوو بڵاوی مێشکە لە چیوە دروستە بێ خەڵک بۆ لە هەشتاکان و هەفتاکانە ئەو دانی مارە هەپرسیاری هەچێکرد لێ کرد قسەکە تاو ناکە جوابەکەی دووەرگرتە بوو ئێستا بە زۆر ئاوەڕایەتێکێنی قسەی پێنەماوە ئەو هەمووی مەسەلە ئەو خەوەیە جا خەو کە تێک چوو هەگەیتر لە کێشەکانی ئەوەیە کە سۆماترۆپین دەرنەدرا قەڵەوی ژەوی بۆچی زۆربەی خەڵکە بینی قەڵەوە ئەمڕۆ لەبەری کە سۆماترۆپین لە 150 ئیشەکەی سوودانی چەوریە لە 150 تریشی دروستکردنی خانەی تازەی لە سەرجەم ئۆرگانەکانی لەشی تۆیە یە چەوریش ناسووتێ شەو اینجا برسیە بێ بە دیاشتەوە دانیشێ مێشتی ئیش پێەکە بە دیار لاپتۆپەوەیە بە دیار ئەنتەرنێتەوەی بە دیار هەشتێکەوەیە ئەمە ژواکە قەڵەوبوون زیاب بکە وڵی مامۆستای پرسیار بکەم ئایا من زۆر لەو کەسانم بینیوە کە دەستیان لە خۆیان شۆردووە ئایا بەڕاستی هیچ کەسێ هەیە کە نەتوانێت دەستکاری کێشی بکە چ قڵەو بێبێ زەعیڤەیە خۆت زەعیف بێبێ کێشی زیاد بکات باش ئیسیسناءاتمان هەیە لە هەموو یاسایەکە بۆ نمونە پۆلێکت هەیە لە مەکتەب 30 تەلەبێتیایە باشە مامۆسای بیرکاری نمونێ شەرحەکە 2 تەلەبێتیە یەکەم زارتەیەگەن 3 تەلەبێتیایە پرسیارێکیان هەیە 4-5 تەلەبەت هەیە ئەڵێ مامۆسا بۆمان دووبارەکەرەوە ئەوی تری هیچ تێناگە ئەو ئێمەی جەما منم یەکێکیان منم باشە من بەجە نابدەڵم خەتای مامۆستاکەی لەوێ ئیلاقەی بە ئیستیعابی مێشکی ئێمە ئیستیعابی لاشەیشمان هەیە هەنێک کەس هەیە بەڵام کەمن حاڵەتی ئیستیسنائین زۆر تایبەتن بەس یعنی ئێستا قسێ زۆر باوە ئەڵێ من شتەکە بەدەست خۆم نیە ئێمە دەستم لەوە شۆردووە کە زەعیف نیان قەڵەو بووم ئاخر ئەویش هەموو ڕێگەکانی تاقی نەکردن لەوە چێ ڕێگەی دوانی تاقی کردبێتەوە چونکە هەر دابەزێ ئەگە قەڵەو بێ و هەر کێشیشی سەرەکەوێ بەڵام هەنێ حاڵەتی ئیستیسنایی هەیە بێ کەسەکە زۆر لەگەڵ یا خەریک بی بۆ نمونە من کەسی نزیکی خۆم هەیە بە هیچ شێوازێ ناتوانم ئامۆزامە کوڕە حەچەنەکەم ناتوانم کێشی کەم بۆ کە سێری فاسیەکەی کە جیناتی ئەخوێنی توانێت لەشی لەو نوعانەیە بە کەمترین بڕی جوڵە ماسوولکانی گەورابێ چەندێک چەورەکانی کەمی کردووە لەگەڵ یا چی زیای کردووە حەجمی عەزەڵەکان لەو هۆڵی کە منی لێم کاکفریامان هەیە هاوتەمەنی خۆمە پیشەی فیتەری سیارەیە کە کورسەکەمان بۆ گۆڕیوتی مامۆستا هەچیە بینە لە کاکفریات ڕێگویتەوە بەڵام بە کیلۆ کە من کێشامە 1 کیلۆ کەمی کردو 96 کیلۆ بۆ بنەوە 5 کاک بیلالیشمان هەیە پیاکی موسڵمانی بە ئەدەب کوڕێکی گەنجە تا ئێستا 60 کیلۆمان پێکەم کردووە 145 کیلۆ بۆ هاتووەتە سەر چەند هاتووەتە سەر 85 کیلۆ دروستە ئیدی ئەمەمان هەیە ئاوایە جیناتی ئەم هەردووشیان زەعیف بوون ئەم 6 کیلۆ کەم کردووە لە 145 هاتووەتە سەر 85 ئەو ناوە ئەمیان 1 کیلۆ کەمی کردووە بەڵام لەشی کاکفریا لەو نوعانەیە کە بەڵام خۆ چەوریونەکانی بۆ بە ماسوولکەیانی ئەمە گرنگە چەوری دابەزانەوە ئاخە ئەمانە فەرقەکە دروست دەکات ناتوانانی بڵێ کاکفریا دانەبەزیوە نە ئەویش دابەزیوە بەڵام لە ئەنجامی ونبوونی چەوری ئەم بۆ شایە بە ماسوولکە پڕوەتەوە بۆ یە کەسێکی بە کێش نانابەزێ چکە ها یەکەم جارتمانچی هیچ کەسێک پێکاتە و تەکوینی لە کەسێکی تر ناچێت لەبەرەوەی ئینسانە بێ مەجموعەیە وردەکاری هەیە لە لەشی خۆیان بیزانێ اینجا حکم لەسەر بەڵام ئەمەش هۆکار نەبێ بۆی کەیتر ئیتر دەست لە هەموو شتێ بشوە بۆ نمونە زەلام هەیە هەر لە خواکردەوە ئەم ئێسکانی ئێری زۆر پانە تۆقەڵی ماسوولەکانی زۆر گەورەیە خۆی قەبارەیەکی گەورەی هەیە تۆ ئەو بە تەمامی بیکەی بە بڕوسلی من پێدەڵێم نابێ بە بڕوسلی ئەبێ بە قەپە تۆ ئێسکەکانی بەچی بچوو دەکەیتەوە کەمەری حەوزی ئەمەنەیە ئەم ئێسقانە بەچی لاوێ تۆپەڵی ماسوولەکانی گەورەیە بە کەمترین بڕی لۆت خستنە سەری ماسوولەکانی حەجم پێیاکە ئەمە ناتوانانی بڵێ زۆر زەعیفە بێ ئەکرێ بڵێ لەشت تەحویلە بێ هەمان قەباری پێشوت هەبووە ئێستا ئەم قەبارەی لەباتی چەوری ماسوولکەیە ئینسانی ژەبێ حسابی ئەوە بکە کە پێکاتە و تەکوینی لەشی ئەم لەگە کەسێکی ترە ناگونجێ کۆتاشت ئەلەم بابەتە باسیکەم زۆربەی یاریزان مۆبایلەکەی دەرهێنێ و ڕستمێکی پێەیە ئەلە مامۆستا من حەزەکەم ئاوام لەوێ ئاخی کاچی من جینات و پێکاتە و تەکوینی لەشی ئەم کەسە لەگە تۆە زۆری فەرقا تۆ نابی بەم ڕسمە
ئەوە هیوام وایە ئەوە بەرچاو بژین. زۆر باشە هەر بۆ تەواوکردنی پرسیاری پێشوم ئێمە لە کۆمەلگای گەژین کۆمەڵایەتین یان ئیشەکانی سەقرە باڵخی دروست ڕەنگە من سەعات 11 نەتوانم بخەوم میوانم هەبێ ئیش و کارە درنگێک بەڵام بە خێرایی ینی باشترین کات ئێستا بۆ واقعی ئێمە گرنگە ئیتر لەوە زیاتر سنوورەکە نەبەزێنین کەی بخەوین. بەڕای من لە دوای 11 جەریمەیە ینی تاوانە بگەیتە دوای 11 حد ئیمکان محاولە بکە زوو بخەوی. لە وڵاتەیە من خەڵکە ناسم پیاوێکی موسڵمانی نمونەیە دکتۆرە 30 ساڵە لە ژووری جەڕاحیایە دکتۆری جەڕاحیە باشە کوڕی هەیە لە زانکۆیە کچی گەورەی هەیە معنی کابراایەکە وەکو من و تۆژی لە وڵاتەیە باشە هەموو شەوێ سەعات 9 تا 9 خەوتووە مەگەر ئەڵڵاهومە میوانێک یا حاڵەتێکی بێ ئەو بۆ توانیوێتی لەم شاری سلێمانیە ئەم سیستەمە بۆ خۆی دروستکە بۆ من و تۆ نەتوانین بیکەین خۆ هەموو شێ ئێمە میوانمان نییە خۆ هەموو شەوێ چوونە دەرەوەمان نییە بەڵام حەدەلکە ئیمکان ئێمە حەدەل ئیمکان محاولە بکەین وردە وردە کاتی خەوەکانمان ڕێکەینەوە بەچی لە کاتی خۆیان بخەوە تۆ بۆ نوێژی بەیانیش و بۆ زۆر شتی تریش و بۆ لاژێکی دەندروست بەیانێکی زوو خەبەر دەبێتەوە بەس بڕوان پێ بکە شەو درەن خەوتن ڕۆژەکەشە لێ تێگەیە تاوەکوی هەوارە زۆر ڕاستە قسە باس زۆرە هەربیکەین کاتمان کەمە بەس ئەمەوێ ینی شتێک یانەگەر هاوکاریشم پرسیارێکی گرنگی ما بێ شتێک کە پێویست بێ ئەمە درکمان پێ نەکردوێ لە بەرەوەی هەستمان پێ نەکردوێ خۆت بێوێت باش ئەو شتێک کە من زۆر ئەچیدی لێگەینەوە ئەوەیە کە خی گەورە لە قورآنە فەرمێڵە کول وەشرب ولا تسرفوا خۆ نەوانێ بەڵام ئیسراف مەکەن هەر کەسێک لە دنیا بەقەدە بڕی پێداویستی لەشی خۆی لە خۆراکی وەرگرت من زمانی ئەوە دەکەم قسەی قەدەری خوام نییە بە زمانی ئەوە دەکەم کە زۆر مەشاکیل هەیە تووشی نەبێ لە زەخر لە شەکرە لە ئینزیلاق لە سەوەفان لە هەموو ئەو نەخۆشیانی کە بە میکرۆب تووشن نابێ ئێستا شەکرە میکرۆب نییە ئینزیلاقیش میکرۆب نییە نەخۆشی دڵ ڤایرۆز نییە خراپ بەکارهێنانی لاشەی خۆمانە بەڵام هەڵامەت ڤایرۆسە سک چوون بەکتریایە وایە کەوابوو تۆ ئەگەر بەقەدە بڕی پێداویستی لەشی خۆت خۆراک خۆی بخۆیتەوە هەموو ژیانە تەنزیمە بێ ئەوەی چەکە لەو شتانی کە من زۆر ئەچیدی لێکەمانێ زۆر کەسی لە شوێنان لەملا لەولا پرسیاریەوەمان لێکەن مامۆساورگم بەچی دابەزێ مامۆسا بەچی زەیفم کە لەگەڵ باسی خۆراکی بۆ کە ئەڵێ مامۆسات خۆ هەچێکم لەگەڵاڵی ئەڵێ باسی برنجش لەم لەگەڵامەکەڵم بۆ ئەڵێ ئێواران برنجی خڕ و لەگەڵ شلەی بامێ بە گۆشتەوە و سێ نانی سپی و یەک دۆلکە دوی لەگەڵ سیفاتەکانی کورد خواردنی فاسۆلیا برنجانی هەروەی بناسرێنەوە ئەوەی چەکە لەو شتانی کە ئێمە زۆر ئەچیدی لێکەینەوە سەکان خۆش مامۆستا زرنگی سەلامەتەوە ئینشاءڵڵا مامۆستا گەر بە کورتی ئاماژەی بۆ بین کە هۆشیاری ئێمەش سەبارەت بۆ شتانی کە بەکارێن تا چەند گرنگە بەتایبەتی ئەم حەپوو ئەو تاوکەرە خۆراکیانی کێسا زۆر بازرگانی پێوەکرە بەڕاستی بۆ مەبەستی بازرگانی بەکارێنێن نەتوانن بۆ سوودی جستە و یاخود بۆ سوودی کەسەکە بێ هۆشیاریکیش لەبارەی ئەوە لە کۆتا پێیان تا بگەێنی بە هەموو یاسایەک بە هەموو قانونێک هەر کەسێک دەست بۆ ئەو شتابە با بزانە لەکوێی وەرەگرێ با دوای دیعایە نەکەوێ دوای ڕیکلام نەکەوێ پێڵێ ئەم حەبە ئاوات لێکە ئەم تاوکەرە ئاوات لێکە ئەمە زەعیفت دەکە ئەمە قەڵەوت دەکە چۆرانە حکومەیە پرسیارکە بگەڕێ بزانە باگراوندی ئەم شتە چییە بۆ نمونە حەبێگەیە لە ئەو با ناو نەڵین لە ئەوساتی کێشسەرخستنا زۆر بەکاریە بڕوان پێ بکە پشتی ئەم حەبە لی بڵەکەی نیوتریشن فاکتەکەی کە ناوی پێکاتەکانی لەنووسراوە بڕوان پێکی نیوەی سپێڵەکەی غەڵەتە ئەبێ شەریکەیەکی دەرمان ئەمەنە فاشیل بی نتوانێت تەنانەت سپێڵی ئەو ماوادانی کە تیاتی بەغەڵەت بینوسی جا باشە شەریکەیەک سپێڵی ماوادەکە بەغەڵەت بنووسێ بێ ماندەکە خۆی چی بێ ئێکسپاری لەسەر نییە حتا بارکۆد ڕیدەری لەسەر نییە وەرە ئەو حەبانی کە بۆ دابەزانی کێش و ئەمانە بەکاریان بیگرێ بەدەستەوە جەنابەت باشە سێری هەر چوار لاکەی کە خەتەکان پێڵم بارکۆد ڕیدەر بڕوان پێ بکە ئەوی لەسەر نییە تازوجا بنای دەرمانی سروشتیەوە فڕۆشە سروشتی زۆری مەشاکیلی بۆ خەڵک دروستکە کەوابوو هوشیاری تاک حکم نەدان لەسەر شتی کە تۆ بە چاو بیبینی و هەروها پرسیارکردنیش عیب نییە ئەو کەسێک کە مختصە لە ئیشێکە لە بوارێکە پرسی پێ بکەی چێکە شتێک وەربگرێکە با زۆر هەرزان نەبێ بەڵام با سیعری گرانتر بێ بەڵام کێشەی تەندروستیت بۆ دروست نەکە دوای ئەوە دوو ئەوەش بیتەوە کێشەشەوە دروستکە لەبەرە وشیاری تاک زۆر گرنگە زۆر ڕاستە دەستکان خۆشە زۆر سپاس بۆ مامۆستا زرنگ سالار ڕاهێنەری وەرزشی مامۆستا سپاس بۆ کاتی بێمە بەخشی سپاس بۆم دەرفەتە هیوادارین کە سوودمانگەیاندبێ و کۆمەڵێک بابەتی زۆر بە سوودمان باس کرد بەڵێ ئایزان هاوکارمان چیانووری لە کەرکووک وەرەگرین چیا سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لای تۆچین لەوێ چی دەگوزارێت
سڵاوتان لێبێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیاماوەی دوو ڕۆژە پڕکردنەوەی فۆرمی وەرگرتن لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە کەرکووک دەستی پێکردووە. دیارە کەرکووک جیاواز لە زانکۆ پەیمانگاکانی دیکەی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لێرە بە ناوچەی جێناکۆک دادەنرێەوە ئەو قوتابیانەی کە لێرە فۆڕم پڕ دەکەنەوە قوتابی خوێندنی کوردین واتە قۆناغی دووەمی عنی لە پۆلی 12 تەواو دەکەن ئەو کاتە دەتوانن بۆ وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان فۆڕم پڕ بکەنەوە. ماوەی دوو ڕۆژە لێرە فۆڕم پڕکردنەوە لە نووسینگەی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵایی هەرێمی کوردستان دەستی پێکردو. دیارە هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەو کەسانێک کە وەکو باسم کرد پۆلی 12 تەواو دەکەن ئەو کاتە لێرە لەگەڵ زانکۆ و پەیمانگاکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ قوتابیانی دیکەی هەرێمی کوردستان لێرە فۆڕمێک پڕ دەکەنەوە بە پێی ئەو فۆرمە کە لێرە دابەش دەکرێت دەنێردرێتە خوێندنی کوردی لە خوێندنی کوردی ئەو کاتە پڕ دەکرێتەوە لە قوتابخانەکانیان پڕ دەکرێتەوە لە خوێندنی کوردیەوە بۆردی نمرەکانیان دێتەوە بۆ ئێرە لێرە تاقدیم دەکرێت بە وەزارەتی خوێندنی باڵا و کاتە لەگەڵ هاتنەوەی سەرجەم ئەو ناوی ئەو قوتابیانەی دیکە کە لە هەرێمی کوردستان ناویان دێتەوە بۆ وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ئەم قوتابیانەش لێرە دەکرێت وەکو هاوشێوەی قوتابیانی هەرێمی کوردستان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەربگیرێن. من بۆ زانیاری زیاتر وەرگرتن و قسەکردنی زیاتر لەسەر پڕکردنەوەی ئەو فۆرمە دەچمە لای هونەر محەممەد فەرمانبەر لە نووسینگەی کەرکووکی خوێندنی باڵا و شارەزار لە پڕکردنەوەی فۆرمەکە بزانن ئەو چیمان پێ دەڵێ کاکوونەر زۆر سوپاس بۆم دەرفەتاگەر بێتە ئێرە. زۆر سوپاس. ئەم فۆرمە هاوشێوەی ساڵانی ڕابردووە یا گۆڕانکاری بەسەر هاتووە یا داواکاریەکانی وەزارەتی خوێندنی باڵا لەسەر خوێندنی کوردی هیچ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە یان نا هاوشێوەی ساڵانی ڕابردووە؟ دیارەوەکو ئاگادارن ساڵانە لە ڕێگەی نووسینگەی وزارەتی خوێندنی باڵاوە لە شاری کەرکووک خوێندکارانی خوێندنی کوردی دەتوانن داوا پێشکەشکەن بۆ وەرگرتن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. خۆتان نەزان ئەمە لە دوای هەوڵێکی زۆری ڕێکخراوە خوێندکاری و قوتابیەکان و لایەنە سیاسیەکان هەوڵ درەکە توانرا ئەمە جێ بکرێتەوە لە بەشێک لە پرۆژەی سیستەمی وزارەتی خوێندنی باڵایە بتوانێت خوێندکارانی ناوچە دابڕاوەکان بەگشتی و بەتایبەتی کەرکووک جێ بکرێتەوە ناو زانکۆ و پەیمانگاکانە. دیارە لە ساڵی 2014 دوایەوەی کە تیرۆریستانی داعش دەستیان بەسەر چەند پارێزگایەکە گرت ئێمە هەوڵی زیاترماندا بۆی خوێندکارانی کورد لەو مەترسیانە دوور بخەینەوە و مەجالێکیان هەبێ بتوانن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەربگیرێن. خۆشبەختانە ئەو ڕەزامەندیەمان وەرگرتووە لە ساڵی 2014 بەردەوام ساڵانە ڕێژەیەکی زۆری خوێندکاری کوردی لە شاری کەرکووکەوە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان درێژە بە خوێندنەدەن و ئەم ساڵش وەکو ساڵانی ڕابردوو بە هەمان شێوە نووسینگەکەمان هەستاوە بە پێشکەشکردنی فۆرمی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە ڕێگە نووسینگەی وزارەتی خوێندنی باڵاوە لە شاری کەرکووک خوێندکاران ئەتوانن داوا پێشکەشکەن بۆ زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. دوێنێەوە خوێندکاران لێرە دەتوانن تاقدیم بکەن و دەتوانن فۆڕم پڕ بکەنەوە. تاکەیەوە تاکەی دەتوانن ئەو فۆڕمە پڕ بکەنەوە و گەڕانەوەی فۆرمەکان تاکەیە. بەڵێ ئێمە تا ڕۆژی چوارشەمە مۆڵەتمان داوە کە خوێندکاران بتوان فۆرمەکان پڕکەنەوە و فۆرمەکان بگەڕێنەوە لەم ڕۆژی لە دوێنێکەوە ڕۆژی یەکشەمە کە خۆت ئاماژەت پێکردە تا ڕۆژی چوارشەمە کاتیەوەیە کە خوێندکاران فۆرمەکان پڕکەنەوە بیگەڕێنەوە بۆ نووسینگەکەمان. مەڵی ئێوە یا پەیوەندی ئەوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان سەبارەت بە ئاسانکاری بۆ قوتابیانی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە کەرکووک و دووزیشەوە کە ئێرە تایبەتە بە کەرکووک و دووس چییە؟ دیارە ئێمە نووسینگەکەمان ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزیری خوێندنی باڵاو هەیە ینی نووسینگەی وەزیری خوێندنی باڵایە لە ناوچە دابڕاوەکان بەگشتی وە سەرپەرشتی کۆی پرۆسەی خوێندنی کوردیەکە لە ناوچە دابڕاوەکان سەبارەت بە وزارەتی خوێندنی باڵا بۆیە کۆنتاکت و پەیوەندی ڕاستەوخۆمان لەگەڵ وزارەتی خوێندنی باڵا هەیە سەبارەت بە وەرگرتنی خوێندکاران. ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە گیر و گرفتەکانی قوتابیانی گیر و گرفتەکانی قوتابیانی کوردی لە هەرێمی کوردستان لە زانکۆ و پەیمانگاکان ئەوەی کە گیر و گرفتە دێتە بەردەمیان چییە؟
ئێمە هەوڵماندا هیچ کەمترین گیر و گرفت بێتە پێشیان بەڵام ساڵانە خۆتانزان وزارەتی خوێندنی باڵا زانکۆکانی هەرێمی کوردستان هەندێک جا گرفت دروستەکەن ئەو پلانەی کە ڕایان گەیاندووە پێیان وایە ئەم لۆدێکی زیاترەکەوێتە سەریان بۆیە هەندێک جار هەندێک لە زانکۆکان بەداخەوە گیر و گرفتمان بۆ دروستەکەن بەڵام بە هەوڵی وەزارەتی خوێندنی باڵا ساڵانە مەتوانین ئەو گرفتە چارەسەرکەین و لێرە داوا لە زانکۆکانەکەم بە شێوەیەکی باشتر هەوڵدەن مامەڵە لەگە خوێندکارانی کەرکووک و ناوچەدا بڕاوەکانان بکەن. سپاس کاکو سپاس دیارە وەکو هونەر محەممەد فەرمانبەر لە لەقی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵا و شارەزا لە فۆرمەکە باسی کرد ئەمە ساڵانە ئەو گیر و گرفتانە دێتە بەردەم قوتابیانی خوێندنی کوردی لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەکو پلانی کە دایاناوە نیگەرانی دروست دەکات بۆیە لە ماوەی ڕابردووشدا لە ساڵانی ڕابردوو ئەوە دووبارە کرایەوە کە لێرە نووسینگەی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵا داواکاری ئاڕاسی وەزارەتی خوێندنی باڵا کردو ئەو وەزارەتانی ئەو پەیمانگایانی کە گیر و گرفت بۆ قوتابیان و خوێندکارانی خوێندنی کوردی لە کەرکووک دروست دەکەن کە دەچنە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستانەوە کۆتایی پێبێنێت و کاراسانی زیاترین پێ بکرێت لەبەر ئەوەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق لە ڕووی ئەمن و ئاسایشەوە بۆ قوتابیانی کورد زیاتر ئەمان نییەوە هەوڵ دەدرێت ئەم قوتابیانە ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان درێژە بە خوێندن لە زانکۆ پەیمانگاکان بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ پامنیرمانچە نووری لە شاری کەرکووک و سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکان بەداخەوەیەک لەو کێشانی کە هەمیشە لە شاری کەرکووکدا هەیە کێشەی خوێندنی کوردی و خوێندکارانی کوردن کە هیوادارین ئەم کێشەیە نەمێنێت سپاس دەکەین چیا بۆ زانیاریەکانت. بەڵایزان هەرێمی کوردستان یاخود کوردستان بەگشتی بە تایبەت کوردستانی باشووریش یەکێک لەو شتانی کە تێیدا بەرهەم دەهێنرێ یاخود بەرهەمێکی خۆماڵیە گرنگە کە لە بواری کوشت و کاڵیاویش برنجی کوردیە مەرەزای کوردیە کەمە تام و بۆن و بەرامەیەکی جیاوازی هێگەچی ڕێژەکەی زۆر کەمە ڕەنگە ئەوەندە بەرهەم نهێنرێ بەشی تەواوی پێداویستەکانی هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان بکاتەوە بەڵام بەهەرحاڵ کۆمەڵێک مەزرعە و کۆمەڵێک کێڵگەی کوشت و کاڵی هەن کەوا دەکرێنە برنج و مەزرعی برنج بەرەمێنانی برنجن لە بەرهەمە کوردەواریەکانە یەکێک لەو بابەتانی هەمانە برنجە پێم وایە بێ هاوکارانم هۆنیار خۆت ڕۆشتی وابزانم بەڵێ بەرهەمی خۆماڵی و لەگەڵی شاباسێک لەو جۆرە برنجانە کاکە لەوێ لەگەڵ بەرهەمە خۆماڵەکانە دەیفرۆشێت پێکەوە سێری ئەو زانیاریانە دەکەین کە ئەو فرۆشارە پێمان دات. ناوم مزەفەری حاجی ئەزەد لە هەورامان دووکامانەیە شتی کوردەواری ئێمە بەشداری لەم فستیڤاڵانە بەشدارین بەشتی کوردەواری ناوخۆی خۆمان وەک برنجی کوردی گوێز و ڕۆبیەنار و شتە وشەکانی ناوخۆی خۆمان کوردەواری ساڵانە چەند فستیڤالێکەکرێتەوە ئێمە لە هەموو فستیڤالەکانە بەشدارین لە هەموو شارەکانی کوردستانە شتەکەمان پێگاتوە لە برنجی کوردی لە شار چوار برنجی کوردیمانەیە برنجی بانی خێڵامانەیە ئەمبەرمان هەیە شارە زوورمان هەیە ئاکرێشمان هەیە زۆری خەڵک ئێمڕۆ حەزی لە شتی کوردەواریە خاسە لە شتی کۆک و برنج کە ڕۆژانە خەڵگەی خوا زۆر حەزیلێتی لە شتە وشەکانی شایی تۆ بۆ گوێز و هەڵ و ژە و قەلە خەرمان و ئەم جۆرە شتانەشمان هەیە ئێمە ڕۆژانە بەردەوامی لە هەورامان دووکامانێت لێ خەڵکی زۆر ڕوومان تێکە برنجەکان زۆری بە زۆری منتیقی کابرا حەزەکان منتیقی خۆمانە بێ خاسن وەکو برنجی بانی خێڵان برنجی شارەزوو کە چەند ساڵێکە خەڵک دەستی پێ کردووە لەگەڵ ئەمبەرە خەڵکێکی زۆر حەزی لێ دیسا لەبەرەوەی هەم تامی خۆشە هەم ناوخۆیشە هەم زەرەروشتیشی نییە بۆ شێوەیە خەڵک زۆر حەزی لێتی سە برنجی ئەمبەریشمانی تازە لە منتیقی شارەزوورە کراوە زۆر زۆر بۆنێکی خۆشی تایبەتی هەیە خەڵک زۆر ئاشنایی نییە وردە خەڵک بەس بە زۆر دەروی عێراقیشە بۆمانێت جیاوازی بۆنی خۆشە دەنجی تۆزە وردە زۆر ماڵ کەم کە زێخوا
زەلامی تایبەتی خۆی هەیە خاص بۆ ئەو برنجە خاص بێت ئەو برنجە خاص ئەمبەرە بەس برنجی کوردیەکە خەڵکێکی زۆری جێژەی خوا بەس ئیمڕۆ مناڵ کەمەی خوا بەس بۆوانی کە پیاوی تەمەنن حەزیان لێتی تامێکی تایبەتی چێژێکی خۆی لەگەڵ فاسڵای کوردیا بە زۆری من خۆم هەرو دوانەیە خۆم بە زۆری حەزم لە فاسڵای کوردی برنجی کوردیە بەڵە جیاوازیانێ برنجمانێکی لێ ئێستا بڵێم بە 3000 جملەی ئەمبەر بە 4 ئەمبەرەوەی کەمە خەڵکێکی کەمەی کڕە سێریشی کەمە و ینی لە شارەکانە کەمی شەکرێت بۆ لەوەر بۆ نەکەی بەس سۆری کوردیەکە خەڵ زۆری خوا بەڕاستی خەڵکێکی زۆر حەزی لێک وەڵایەکە خەڵک بۆی بکرێت بەدار لێنێ لە مەنجڵی فافۆنا ترشتێکی زۆر ئەجیب بوو خەڵکی زۆرێ بۆ هەرامان بۆ شێوەیە دارەکردن و بەدار لێنن تریان و دەستخۆشیمان لێگەن هەڵام بەدار لێنێن تامێکی چێژێکی خۆی هەیە برنجی کوردی بە پڵاو ناکرێت بەس برنجی درێژەکرێت درێژی شمانەیە بڵێن سەهاتووە ئەیکەن وەکو ئەمبەروا درێژترە ئەو خەڵ زۆر بە پڵاوێکە بەس برنجی کوردی حیفە پڵاو بیکەیت تامێکی چێژی خۆیە خۆی ئەو برنجە ئاوا لێنی خۆشترە بەدارە جارێ جا گوێزی ئێورامانی شمانە ئێستا گوێزی تازە پێگەشتە گوێزی جوانە خەڵکێکی زۆر ڕووی تێکردەوە قەلە خەمانەکە جەری منتەقی شارە زوورە زۆر شتێکی تایبەتە خەڵکێکی زۆریش ئێستا خەڵک زۆری خوا دو-سێ ساڵێکە خەڵک ئاشنای بوو بە تەواوەتی ئانیسا گەنجەکانی زەر حەزیانەتی خواستی زۆری لەسەر بەڵ ئەمە ڕۆژانەمە ئیشمانە خەڵکێکی زۆر حەزی لە قەلە خەرمانە جێش بێ زۆر وەڵایزان لەگەڵ هاوکارم هۆنیا بە هاوکاری هاوکارانمان لە ستۆدیۆ و لە کۆنتترۆل بگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگامی پامی ڕۆژمان پێشەش کردیم مێ دەکەین لە وجەوە کەش و هەوراوی و باراناویە بتوانن ئاسوودەتر و دڵخۆشانەتر ڕۆژەکەتان بەسەر برن سپاس تام کاتە بە دیارێمەوە دانیشتون مێ دەکەین بگە و بابەتەکانیشمان ئەمڕۆ جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت هەراسوودە بوون خواتان لەگەڵ دەستخۆش.